سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە چالاکیێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە لە وێبینارێکی تر لە وێبیناری شەوانی شەممە. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلەس لە سێ تەوەردا کارەکانی چڕ کردوتەوە کە ئەوانیش تەوەرەکانی پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکارین. چەند چاڵێکێکی بەردەوامی هەیە و چەند لایەنێکیش هەندێک جار بە کتێب بەسەر دەکاتەوە. جگە لەو وێبینارانەی شەوانی شەممە کە ئێستا ئەم شەو 122مینە، ئەکادیمیای مێگامایند پلەس چەند کتێبێکی بڵاو کردوتەوە. هەر لە ساڵی ڕابردوو ئەو چاڵاکیانە ئەنجام دران لە خول و وەرکشۆپ و چەناڵی تایبەت و خولی تایبەت لەگەڵ تۆڕی مامۆستایانی تارەوگە. هەر لەم ساڵیشەوە پلانی نوێمان دەست پێ کردووە کە یەکێک لە پرۆژەکان بریتە لە پوختەی کتێب کە هەر هەفتەی کتێبێک پوخت دەکەینەوە، ڕۆژانی هەینی بڵاو دەکرێتەوە ئەو کتێبە. پلانی ژوایە بۆ ئەم ساڵ 35 تا 40 کتێب بۆ ئێوەی بەڕێز بە پوختی بخەینەڕ و باسی بکەین. جگەلەوە وێبیناری شەوانی شەممەشمان بەردەوامە کە تا ئێستا چەند بابەتێکی گرنگ لە 2026 تاوتوێ کراون، لەوانە چۆن گەنجینەی ژیانمان پڕدەستکەوت بێ، هەڵەباوە ئاماریەکان لە توێژینەوەی ئەکادیمیدا، ئامادەکاری بۆ بازاڕی کار لە پۆلەکانی خوێندنەوە دەست پێ دەکا. ئەم شەویش میتافۆر و ئاوەز چۆن میتافۆر بیرکردنەوەمان ئاراستە دەکا. هەفتەی داهاتوو بەکارهێنانی ژیری دەستکرد لە ناوەندەکانی خوێندن. هەفتەی دوای ئەو وێبینارێکمان دەبێت بە زمانی ئینگلیزی. هەر لەم ساڵ وێبیناری ترمان دەبێت بە زمانی عەرەبی. هەروەها چەند پرۆژەیەکی تریش لە بەرنامەدایە کە لە کاتی خۆی باسییان دەکەین. جگە لەوانە ئەو کتێبانەی کە تا ئێستا ئەکادیمیا بڵاوی کردوونەتەوە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان کە بە هاوبەشی لەگەڵ بەڕێزان مامۆستا سەنگەر حەسەن و مامۆستا شەماڵ عەبدوڵڵا و مامۆستا ساڵح عەلی وەرجێراوە. هەروەها 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە پێنی ئور کە ئەوەش تایبەتە بە پەروەردە. هەروەها کتێبی پۆلەکەت بەرەواش بکەوە کە بەڕاستی کتێبێک بوو شوێنی خۆی گرت چونکە دوو چاپی لێ بڵاو کراوەتەوە. ئێستا چاپی دووەمیشی تەواو بووە، چاپی دووەمی QR کۆدی لەگەڵ بوو، وەکو کتێبی دەنجیش بەردەستە. جگە لەم کتێبە پەروەردەیانە کتێبی 365 ڕۆژ بەهێز بمێنەوە لە ساڵێکدا کە پێمان وایە بۆ گەشەپێدانی خودی یان گەشەپێدانی کەسایەتی زۆر گرنگە. کتێبی وانەکانی ژیان 333 بە زمانی ئینگلیزی و کوردی بەردەستە. هەروەها کتێبی ژیری دەستکرد بۆ مامۆستایان کە ئەوەش کتێبێکی زۆر باش و لە کاتی خۆی داهات. دوایین کتێبیش کە بڵاو کراوەتەوە کتێبی بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان کە پێمان وایە ئەوەش کتێبێکی زۆر باشە. ئەمانە هەندێک لە بەرهەمەکانی ئەکادیمیای مێگامایند پلەسن کە تا ئێستا کەوتونەتە بەر دیدەی خوێنەران و هەندێکی تریش لە بەرنامەدا لەم ساڵ و لە مانگەکانی ئایندەش بکەونە نێو کتێبخانەی کوردی. جگەلەوە ئەکادیمیای مێگامایند پلەس فەرهەنگێکی ئەلکترۆنی هەیە کە بە خۆڕاییە، فەرهەنگی ئەلکترۆنی زار بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS. هەموو بەرهەمەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس مەبەستمان وێبینارەکانە لەو چەناڵی یوتیوبە هەیە کە ئێستا ئەگەر سکانی ئەو QR بکەیت دەتوانی بچیتە ناوی و هەموو ڤیدیۆکانی وێبینارەکانی پێشوو چەندین شتی تریشی تێدایە کە وەک دەبینن 267 ڤیدیۆی تێدایە تا ئێستا. هەمووشی بە خۆڕایی، هەمووشی بە تۆمارکراوی بەردەستە بۆ ئێوەی بەڕێز. ئەوانەی کە تا ئێستا نان بینیوە دەتوانن لەڕێ ئەو QR یان ئەگەر مێگامایند پلەس ئەکادیمی لە یوتیوب بنووسن چەناڵەکە دێتە بەردەستیان و سەبسکرایب بکەن، دەتوانن بۆ ئەوەی بێبەش نەبن لە چاڵەکیەکانی پێچوو لە چاڵەکیەکانی داهاتووش. جگەلەوە
چەناڵێکی تایبەت بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی شیرینی کوردیمان دامەزراندووە کە لە مێژنێ دامەزراوە، بەڵام پێمان وایە ئەویش دەتوانێت ڕۆڵی خۆی ببێنێت کە تایبەتمان کردووە بە چۆنێتی بەکارهێنانی ژیری دەستکرد لە گەناوەندەکانی خوێندن لە کەتی پەروەردە و خوێندنی باڵا بۆ مامۆستایان بۆ ئەوانەی کە کێشەی زمانزانینیان هەیە. پێمان وابوو ئەوەش کارێکی زەڕوریە. ئەگەر دەتانەوێ سوودمەند بن لە ڤیددیۆیەکانی ناوی ئەو QR تەنیشتی سکان بکە باتە ناو چەناڵی یوتیوبەکە. هەروەها بۆ ئەوەی ئاگاداری چالاکیەکانی ئایندە و ئاگاداریەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بی، دەتوانی چەناڵی نوێی ئەکادیمیای مێگامایند پلەس لە ناو وەتسەپ، چکە بەڕاستی گروپەکان هەمووی پڕ ببوونەوە. گروپێکی وەتسەپ خۆتان دەزانن 1024 کەس دەگرێت، چەندین گروپماندانە هەر پڕ دەبووەوە. بۆیە بڕیارەکە ئەوە بوو کە بکرێتە چەناڵێک بۆ ئەوەی بتوانین هەموو گروپەکان لە یەک شوێندا کۆ بکەینەوە. ئەگەر دەتەوێت ئاگاداری چاڵاکیەکان ئاگاداریەکان بی، دەتوانین لەڕێی ئەو QR کۆدەوە داخلی چەناڵی نوێی ئەکادیمیای مێگامایند پلەس بن لە وەتسەپ. بەڕێزان، وەکو دەزانن ئێمە هەرجارەی بابەتێک هەرجارەی تەوەرێک دەخەینە بەرباز، تیشتی دەخەینە سەر کە پێمان وایە گرنگە، چ لە ڕێی کەسایەتیەکانەوە بێت، چ لە ڕێگای ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئێوەی بەڕێزەوە بۆ ئێمە دێت و بەدەستمان دەگا. هەوڵی دەدەین هەمە جۆری و فرەچەشنی لە بابەتەکان هەبێ. وەکو گوتم تا ئێستا ئەو بابەتانەی پێشکەشمان کردووە هەمووی بابەتی بژاردن، بۆ نمونە چۆن گەنجینەی ژیانمان پڕدەستکەوت بێ لەلایەن مامۆستا کاشانەوە پێشکەشکرا، هەڵە باوە ئاماریەکان لەلای توێژنەوەی ئەکادیمیا لەلایەن پرۆفسۆر دکتۆر دڵشادەوە، هەروەها ئامادەکاری بۆ بازاڕی کار لە پۆلەکانی خوێندنەوە دەست پێ دەکات لەلایەن دکتۆر سیاکەوە. ئەم شەویش پێمان وایە بابەتێکی زۆر خۆش و تا ڕادەیەک جیاواز لەوانی تریش پێمان وایە بۆ ئەوانەی کە حەز بە جیاوازی و حەز بە گۆڕانکاریەک دەکەن. کاتێککە من ئەو بابەتەم بەرچاو کەوت لە بڵاوکرابوویەوە لە وەبزانم پەیجی گۆیا بوو، ئەگەر هەڵە نەبووم خۆم پەیوەندیم بە مامۆستا کامۆ کرد، گوتم بابەتێکە زۆر باشە، بۆیە داوەتم کرد ئەو بابەتە بێنین بکەینە بابەتێکی یەکێک لە شەوەکانی شەممەی ئەکادیمیای مێگامایند پلەس. هەمووکو گۆڕانکاریەک هەمووکو جیاوازیەکیش بەڕاستی پێم وابوو سوودی دەبێت بۆ مامۆستایان و بۆ ئاخێوەرانی زمانی کوردیش و بۆ وەرجێڕەکان و بۆ توێژەرانیش کە دەتوانن بە شێوەیەکی جیاواز ڕەنگە لە شتەکان تێبگەن. بۆیە بۆ ئەم شەو بابەتی میتافۆر و ئاوەز، ئایا میتافۆرەکان چۆن بیرکردنەوەمان ئاراستە دەکەن، دەخەینە بەر باس و پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز مامۆستا کامۆ ئاراز، بەڕێزیان هەڵگری بڕوانامەی ماستەرە لە بواری زمانەوانی کارەچی، زمانی ئینگلیزی و زمانەوانی کارەچی، و ئێستا مامۆستایە لە زانکۆی کوردستان لە هەولێر. خۆی ئارەزووی توێژینەوەی لە بواری زمانەوانی کارەچی زۆر فراوانە، بەڵام ئەو زیاتر تیشکی دەخاتە سەر خاڵی یەکتربڕی زمانەوانی و زانستی کۆگنیتیڤ و دەروون ناسی. تێزی ماستەرەکەی دەبارەی کاریگەری ئاکاری زمانی بێگانەوەتە moral foreign language effect کە تێیدا توێژینەوەی لەوە کردووە چۆن کەسانی دوو زمانزان، یان ئەوانەی کە دوو زمان دەزانن بە شێوەی جیاواز بڕیار دەدەن کاتێک زمانی ڕەسەن یان زمانی بێگانە بەکاردێنن. هاوکات مامۆستا کامۆ نووسەر و وەرجێڕە لە بابەتی زانستی و بابەتی فەلسەفیەکانیشەوە بابەت دەنووسێ و بابەتیش وەردەجێڕێ لە زمانەکانەوە. خۆشحاڵ بووین کە ئەم شەو مامۆستا کامۆ توانی لەگەڵمان بێت. وەک دەزانن بابەتەکانی ئێمە هەمووی 90 خولەکە، ئێستا ئەوە نزیکەی 10 دقەیەک ڕۆیشتووە. مامۆستا کامۆ بۆ ماوەی 40-45 خولەکێک قسەکانی خۆی دەکات، دوایی دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ
پرسیار و سەرنجی مامۆستایانی بەڕێز. بابەتەکە تۆمار دەکرێت تکایە پێویست بە ناونووسین ناکە ئەگەر خۆت تۆمار کرده بێ زۆر باشە ئەگەرنا دواتر لینکی فۆرمەکە دادنێنەوە کێشە نییە. بابەتەکە تۆمار دەکرێت و سلایدەکانیش دوای لەگەڵ تۆمارەکە لەو چەناڵی وەتسەپی مێگامایند بڵاو دەکەینەوە لەگەڵ چەناڵی یوتیوبش. مامۆستا کامۆ زۆر سپاس کە توانیت ئەو کاتە بۆ ئێمە تەرخان بکەیت. سپاس کە سلایدەکانیشت پێشتر نردووە بەڵام حەزەکەم خۆت سلایدەکان ئاراستە بکەیت و مایکەکەشت دەتوانی بکەیەوە جەنابەت کۆ هۆستی. ئێستا دەتوانی دەست پێ بکەی لای من سعات 9 و 11 دقەیە ئەگەر 5 دقەیە کاتتمان ڕەنگە بەبیرت بێنەوە. زۆر سپاس دکتۆر گیان، زۆر سپاس بۆ ئەکادیمیای مێگامایند پلەسیش بۆ ئەم دەرفەتە زۆر سپاسانەکەم و بە خێراتنی ئامادەبوانی شەکەم سڵاو ڕێزمێ بۆ میان. دەست پێ بکەم دکتۆر گیان من؟ بەڵێ مامۆستا کامۆ دەست پێ بکە. زۆر باشە. سلایدەکان دیارە بەزەگەر بکێس فول سکرین ڕەنگە باشتر ئەگەر بۆ تێکیشە نەبێ. بەڵێ سەتەوە. دەستخۆش. زۆر سپاس دکتۆر گیان. هیوادارەوە مولایەک باش بن. ڕاستی بۆ بابەتی ئەمڕۆم ڕاستی پێم باش بوو باز لە مێتافۆرەکان بکەین بە تایبەتی مێتافۆری چەمکبەند و یان Conceptual metaphors بە زمانی ئینگلیزی. هەڵبەت دکتۆر هیمدادی ژاماژەی بەوەیە کە چەند ماوەیەک لەمەوبەر 1-2 هەفتە لەمەوبەر وتارێکم لە ماڵپەڕی گۆیا بڵاو کردبووە بە ناوی مێتافۆر وەک دەواازەیەک بۆ ئاوەز یان وەک دەواازەیەک بۆ ئەقڵ. هەرچەندە ینی هەم ئەم وێبینارە هەم وتارەکە پەیوەندیان زۆر بێکەوە هەیە لەسەر هەمان بابەت قسە ئەکەن، بەڵام ئەشتوانین وەکو تاواوکەری یەکتری لیان بڕوانی. لەبەرەوەی من زۆرێک لەو بابەتانی کە باس کرا لەو تارەکە لێرە دووبارەم نەکردوونەتەوە، بەڵام بێگومان پەیوەندیکی زۆریان هەیە بێکەوە و پێم وایە ئەگەر وتارەکەدا خوێنێتەوە ئێستا سەیری وێبینارەکەکەن زۆر باشە. ئەگەر دواتر ئەگەر سەیری وێبینارەکەشکەن دواتر وتارەکە بخێنەوە پێم وایە تێگەیشتنمان بۆ بابەتی مێتافۆرەکان فراوانترەکە. هەڵبەت دوایی ڕوونیشەکەمەوە کەمە بەسمان چییە لە ئاوەز، بەڵام ئاوەز ئەو وشە کوردیە من لە بەرامبەر ئەقڵا بەکارێنم یان بە ئینگلیزی مایند بەکاری ئێنم. ڕەنگە کەمێک سیر دەرکێ ناونیشانەکە چۆن مێتافۆرەکان بیرکردنەوەمان ئاراستەکەن، ئایا هەر بەڕاستی مێتافۆرەکان ئەتوانن بیرکردنەوەی ئێمە ئاراستە بکەن یان نا. ڕەنگە لە کۆتایی ئەم وێبینارەیە وەڵامەکەمان دەست بکەوێت، ڕەنگە وەڵامەکەشمان دەست نەکەوێت چونکە دواتر باسییان توێژینەوەی زانستیەکەین لەوەی کە بۆ نمونە توێژینەوە ئەزمونیەکان لەو بارەیەوە چیمان پێڵن. بەڵام سەرەتا پێویستە بزانین مێتافۆرەکان چییە، مێتافۆری چەمکبەند چییە، دواتر ئەچینە ناو ئەو بابەتە ئەزمونیانەشەوە. بەرحاڵ پێش هەموو شتێک پێشەوەی بڕۆینە سەر پێناسی مێتافۆرەکان، هەڵبەت ئێمە مێتافۆرەکان لە 14 وەرمانە بەردەوام ئەیبینین. ئێستا هەر کەمێک پێشەوەی من دەستکەم بە قسەکردن بۆ نمونە دکتۆر لە کۆتایی قسەکانی وتی دەرگای گفتوگۆ ئەکەینەوە بۆ نمونە، هەر خودی ئەمە خۆی لە خۆیان مێتافۆرە. بەڕاستی ینی زۆر قورسە بێت وێنای دنیایەک بکەین کە قسەکردنی تیابێ بەبێ مێتافۆر. کەواتە مێتافۆرەکان بەردەوام لە 14 وەرمانە، لەو کتێبانێکی خوێنینەوە، لەو شعرانێکی خوێنینەوە، لەو فیلمانی کە سێریانەکەن. ئێستا بۆ نمونەمە چەند دیمەنێکن لە چەند فیلم و کارێکی هونەری جیاوازەوە، بۆ نمونە هی لۆرد ئۆف دە ڕینگسە پاشای ئەنگوستیلەکان، ئەمە فیلمێکی بەناوبانگ و بەناوی ئینتایم کە فیلمێکی خیاڵی زانستیشە، ئەمە ئەنیمەیەکی بەناوبانگی بەناوی دەث نۆت یان پەڕاوی مرگ. ینی ئەگەر سێری هەرێکێک لەمانە بکەین مێتافۆری تیا دۆزینەوە. بۆ نمونە لە ئینتایمە مێتافۆر کات وەکو مێتافۆرێکە بۆ پارە، بۆ نمونە ئەگەر کاتیان نەمێنێ بۆ من ئەگەر بڕۆن کوپێ قاوە بکڕن پێویستە کات ببەخشن، بۆ نمونە 2 خولەک ئەبەخشێت، یان ئەگەر بوێ خانوێ بکڕێبێ ساڵێ 10 ساڵ بەخشێت تا دوایی، کەواتە مێتافۆرێکە بۆ نمونە بۆ کات. یان لە لۆرد ئۆف دە ڕینگسە بۆ نمونە مست ئەنگوستیلەکەوەی کە هەموویان شەڕی لەسەرەکەن، مێتافۆرێکە بۆ نمونە بۆ هێز، بۆ دەسەڵات، یان من تەنانەت هەنێ شیکردنەوە بینیوە کاڵن هێمایە بۆ چەکی ئەتۆمی. یان بۆ نمونە لە دەث نۆتە پرسی سێوەکە ئاماژەیە بۆ ئەوەی کە بە ئینگلیزی پێڵن forbidden knowledge، یعنی ماریفەی قەدەغەکراو یان گوناه، تاوان، ماریفە بە شێوەیەکی گشتی یان ئاکار هەتا دوایی.
لە کوردیش ئەمە زۆر مێتافۆرمان هەیە بۆن منە یەکێک لەوانەی کە تایبەت بە کللتوری خۆمان یان مێژووی خۆمان بۆن منە دۆستمان نییە جگە لە چیاکان هەروەکو لە کتێبەکەی بەهروز بووچانیە هەر ناوی کتێبەکەی ئەوەیە ئیتر ئەو وتێکی بەناوبانگی مەیڵین ئەمەش جۆرێکە لە مێتافۆرەکان چکەمە چیاکانە چوێنین بەوەی کە دۆستی ئێمە بن هەڵبەت مەبەستەوە نییە مەوەکو هاوڕەکانە ڕۆینە دەرەوە یاریەکەین قسە ئاکەینە تا دوایی بەڵام کۆمەڵێک خاصێتی چیاکانمان چوانووە بەوانەی کە ئەکرا دۆستمان بدەن بۆ نمونە زۆر باشە کەواتە مێتافۆر چییە مەبەستمان چییە کە ئاڵێن مێتافۆر بە گوێرەی ئێلینا سێمینۆ کە لەو بوارەیە ئیشی زۆر زۆرە پێم وایە سادەترین پێناسەیە و گونجاوترین پێناسەیە بۆ مێتافۆرەکان ئەویش ئەڵێ مێتافۆر بریتە لە قسەکردن لەبارەی شتێکەوە بۆ ڕەنگە لە پاڵ قسەکردن بیرکردنەوەش بێ لەو شتە بەبەستنەوەی بە شتێکی ترەوە کە مەرج نییە پەیوەندی هەبێت ئەسا بۆ نمونە دۆست چییە بۆ نمونە کات پارە یعنی بۆنمە کات پارە دووشتن کە پەیوەندیشان بێکەوە نییە خۆی لە خۆیانە بەڵام مێتافۆر ئەم ینی بۆ نمونە بیر لە کاتەکەینەوە لە ڕێگەی پارەوە بۆ نمونە اینجا ئەو دووشتە جیاوازن بەڵام ئەکرێت هەندێک لە هەندێک توخمە هاوشێوەبوونیان هەبێت یان هەندێک توخمیان پێک بچێن لەگەڵەوەشە مێتافۆرەکان دایمە پارشڵن یعنی دایمە نیوەناڵچڵن هەرگیز تۆ دووشت نادۆزیتەوە کە مێتافۆر بن باشە 100% لەیەک بچن چکە ئەگەر هاتوو شتێک 100% لەیەک بچێ واتای ئەوەیە چیتر مێتافۆر نامێنێ هاوشوناسبوون نیەتەکایەوە ینی شوناسیانەوە بێکش جا بۆ نمونە کە ئاڵێن پاشای دارستان شێر پاشای دارستانە ئەیە ببوورێ سەوەنە کاڵین شێرەکرد یان شێرە کوڕ لە زمانی کوردیە کە کوڕێگەیان کچێکە چێنین بە شێر بۆ ناڵین وەکو شێرێک بە جەرگە چاونە ترس ئەتۆ ئەو خاصیەتانە ئەشوێنی بەیەکرد بەڵام ئەگەر تۆ بڵێ هەر بەتاواتی لێگە چن و کاتە ئەبن بە ئاژەڵی دارستانەکە یان شێرەگە بە بمرۆڤەکە کەواتە ئەو هەمیشە ئەو دوو شتەی کە ئەمێتافۆرێنرێن هەرگیز 100% لە یەک ناچن کۆمەڵێک توخمیان لێکچوون و هاوتابوون هەیە لە نێوانیانە ئەلادین سەجادیش کتێبێکی بەناوی کتێبی خۆشخوانی کە کتێبێکە لەسەر جوانکاریە ئەدەبیەکان نووسراوە بوون و کەرەستانی کە لە زمانە هەن و جوانکارین بۆ لە شعرا بەکارێنرێن بە تایبەتی ئەو بۆ شێوازە پێناسەیەەکە ئەڵێ مێتافۆریان لە کوردی توانین پێی بڵین خواستن یان خوازە پێشم وایە بۆیە پێڵین خواستن لەبەرەوەی تۆ کۆمەڵێک خاصیت لە شتێکەوە چۆنەڵی قەرزەکەیت و ینی خاصیەتەکانی بە شتێکی تر بەرحاڵ ئەڵێ خواستن ناسانی خواستنەوەیە کە شتێک لە شتێکا بەکارێنراوە کە ئەو شتە کوێنراوە بە گوزارە ڕەسەنی وشەکە لە بەر پەیوەندیکی لێبچوون ینی پەیوەندیکی لێبچوونێ لە بینانە من ڕاستی بۆیە پێناسەکە ئالادین سەجادیم دانا لەبەرەوەی ئێمە زۆر جارواتێک گەیشتوین کە مێتافۆرەکان خشن و مورون ینی وەکو جوانکاری بەکاری ئێنین بۆ ئەوەی زمانێکی باڵا بەرهەم بهێنین بۆ کە شعرە نووسین هەڵین مێتافۆر بەکاربێنین جاڕاستی زۆر بەمان وا بیرەکەینەوە کە مێتافۆرەکان زۆر تایبەتن و لە زمانێکی باڵا و لە زمانێکی تایبەتا بەکار ئەهێنرێن و بە تایبەتی لە شعریشا بەکارێنرێن بۆ نمونە ئەم شعری ئالفرێد لۆرد تێنسن بۆ نمونەڵێ کوڵمی ئاڵم سپی هەڵەگەڕێ پەلی بەهێزم لە کارەکەوێ سەهۆڵ لەگەڵ خوێنی گەرم تێکەڵە بن بۆ نمونە سەهۆڵ ئەچوێنێ بە تەرم ئەیچوێنێ بۆ نمونە تەرمێکی جەستەیشی مردوو کە وەکو سەهۆڵە بۆ نمونە سپی هەڵەگەڕێ و ئیتر گەرم و گوڕیتیان نامێنێ بۆ نمونە ئەو شعرە بۆزانێریتان بۆرم جێڕاو بەردەستە لەسەر ماڵپەڕی باڵندە کە تایبەتە بە شعر بە هەمان شێوەی لۆرد بایرۆنیش بەردەستە بۆ نمونە ئەڵێ لە بەردەمم ناوی تویان هێنا زەنگی مەرگە بۆ گوێیەکانم ینی ناوهێنانی ئەو وەکو زەنگی مەرگ وایە وەکو کڵێسایە کە مەرگی کەسێک ڕابگەنێ بۆ شێوازەیە بۆیە بینین زۆر لە شعرەکە تەنان لە شعری کوردیشا زۆر 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 بەکار ئەهێنرێ بەڵام ئەم تێگەیشتنە زیاتر ئەگەڕێتەوە بۆ پێش ساڵی 1970کان لە ساڵی ینی پێش 1970کان تێڕوانینە باڵا دەستەکە ئەوە بوو کە مێتافۆرەکان تەنها کەرەستێکی زمانەوانین
جوانکاری زمانەوانی تەنها کەرەستێکی دەبین و کەرەستێکی ڕەوانبێژی نەک کەرەستێکی کۆگنیتیڤی نین، میکانیزمێکی ئاوەزیان ئەقلی نین لە مێشکی مرۆڤە. هەرچەنە پێش هەشتاکانی شانێت تێڕوانین هەیە کە پێچوانی ئەمانەیە کە ئێستا باسیەکەم، بەڵام ئەوەی کە بیرۆکەی ئێمەی گۆڕی سەبارەت بە مێتافۆرەکان ئەگەڕێتەوە بۆ ئەم کتێبەی ئێستا، ئەم کتێبێک کە ئێستا ئەیبینن بە ناوی میتافۆرس وی لیڤ بای، کە توانین وەریبژێڕین بۆ ئەوەی ئێمە لەگەڵ مێتافۆرەکانیان ئەژیینیان بە مێتافۆرەکان و پابندین، کە لەلایەن جۆرج لاکۆف و مارک جۆنسنەوە نووسراون کە دوو فەیلسوفی ئەمریکین. جا ڕاستی ئەمان ئەم تێگەیشتیان پێچاوانە کردەوە. بۆ نمونە مێتافۆرەکان پێیان وایە کە مێتافۆرەکان تەنها کەرەستە و دیکۆری ئەدەبینین، کە هیوادارم لە سڵایدەکانی داهاتوو ئەمە زیاتر ڕوون بێتەوە، و ئەوان پێیان وایە مێتافۆرەکان بە شێوەیەکی سەرەکی میکانیزمێکی ئەقلین ئاوەزین کە لە ڕێگەیانەوە لە بیرۆکە ئاڵۆزەکان ئەتوانین تێبگەین لەو شتانی کە ئەبستراکتن، بە کوردی واتە نابەرجەستن، بتوانین لیان تێبگەین. ئێستا بۆ نمونە هەست و سۆزەکان ئەبستراکتن، کۆنسێپتگەلی ئەبستراکتن. بۆ نمونە ئێمە خۆشەویستی دەستی لە نادرێ، یان ڕق ئەتوانین ئەزمموی بکەین سەبجەکتیڤیانە، بەڵام شتێک نییە بیبینین وەکو کورسی ئەو کورسیە نییە کە ئێستا من لەسەری دانیشتم بتوانم بیپێوم ڕاستە و خۆی تا دوایی. اینجا بۆیە بە گوێرەی ئەمان مێتافۆرەکانەکەی هاوکارمان بن کە لەم بیرۆکە ئاڵۆزانەوە ئابستراکتانە تێبگەین. سیستەمی کۆنسەپچوال سیستەم، یان من پێڵم سیستەمی چەمکبەندی مرۆڤ، ئەمان پێیان وایە لە بنەڕەتەوە سیستەمێکی مێتافۆریە. جا سیستەمی کۆنسەپچوال چییە؟ کەمێکی تر باز لەوەشەکەین. مێتافۆرەکان بە گوێرەی بیرۆ بۆچوونانەی ئەمان، مێتافۆرەکان تەنها پەیوەست نین بە زمانی باڵاوە، تەنها کەرەستەگەلی ئەدەبینین، بەڵکو لە ژیانی ڕۆژانەمانە زۆر بەربڵاونە مێتافۆرانە. هەر وەکو وتم بۆ نمونە دکتۆر هینداد لە کۆتایی قسەکانیان لە دەستپێکە وتی دەرگای گفتوگۆ ئەکەینەوە، خۆ هەر بەڕاستی دەرگایەک نییە بکرێتەوە بەرەو ڕووی گفتوگۆیە، بەڵام ئەمە بۆ نمونە مێتافۆرێکە بەکار هاتووە بۆ ئەوەی ڕوونی بکاتەوە کە بۆ نمونە ئەچینە قۆناغێکی نوێەوە لە دوای وێبینارەکەەوە، یان گفتوگۆ دەست پێکاتە تا دوایی. بە هەندێک لە ئەو دەستەواژە و چەمکانی کە ئەکرێت ئێستا لە دەستپێکی وێبینارەوە بیست بێتمانیان بیان بیستین دواتر، بە هەندێکیان پێناسە بکەین بۆی بزانین چیە. سەرەتا بە جیاوازی بکەین لە نێوان مێشک و لە نێوان ئاوەز یان ئەقڵە. مێشک یان بە ئینگلیزی برین بریتی ئەو ئەندامەی مرۆڤە کە لەناو کە لە سەرمانایە، ئەتوانین دەستی لێبین، ئەتوانین بیپێوین باشە، لە دەمەرەخانە و دەمارەشانەکان پێگاتووە، لە نیورۆنەکان پێگاتووە، وەکو هاردوێرێکی ژوایە کە زانیاریەکان پرۆسێسەکە، و ئەتوانێت سەبوون من کە دەستمە جوڵێنم بەشێک لە مێشکم کە مۆتۆر کۆرتێکس سەبوون منە بەرپرسە لەو جوڵانە کە قسە ئەەکەم دەمەمە جوڵێنم، بۆ نمونە مۆتۆر کۆرتێکس ئەو بەشەی کە تایبەتە بە جوڵاندی ماسوولگەکانی دەمچاوم لەو بەرپرسە. ئیتر ڕاپەڕاندنی ئەرکەکانی جەستایان تەنانەت کە من قساکەم ناوچەکانی برۆکا و ڤێرنیکی و ئەم بەشانی مێشک بۆ نمونە چالاکە، کەواتە بەشێکی ڕقی و فیزیکیە لە ئێمەیە. بەڵام کێتە سەر باسی ئاوەز یان ئەقڵ وەکو سۆفتوێرێک وایە، سەبوون مێشک هاردوێرەکەمانە، بەڵام مایند یان ئەقڵ ئاوەز ئەو سۆفتوێرێک کە دەستی لێ نادرێ نافیزیکیە. سەبوون ئەگەر من کە لەسەری تۆ بشێنم و مێشکە دەربێنم ناتوانانی خۆشەویستی تیا بدۆزیتەوە ڕاستەخۆ، شتێک نییە ڕاستەخۆ بتوانیت بۆ نمونە بیپێ، هەرچەنە پێورێ مناڵم ناپێورێ بۆن من هەنێ هۆرمۆن هەیە کە لەوە بەرپرسیان ئەو زیاتر کاری لە بەرهەمێنانی ئەو ئەزمونە هەیە بۆن منەوەکو ئۆکسیتۆسینیان ئەتوانین چالاکیەکانی مێشک بپێوین و هەندێک ناوچی دیاریکراوە ببەستینەوە بە هەندێک لەو هەست و سۆزانی کە هەمانە، بەڵام بەشێکی گشتی ئەمانە نافیزیکین، بە تایبەتی کێتە سەر بابەتی هۆشمەندی consciousness، thoughts یعنی هزرەکان، emotions هەست و سۆزەکان یان یادەوەری، attention بۆ نمونە perception هەتا دوایە. ئێستا بابزانین سیستەمی کۆنسەپچوال چییە؟ سیستەمی کۆنسەپچوال یان بە کوردی پێ بڵین سیستەمی چەمکبەند، واتە بەندە بە چەمکەکانەوە،
ئەو سیستەمە ئاوەزەی مرۆڤە کە ئەڵەم ئاوەزی واتە ئەو بەشێکی ڕق و تەق نییە گەر ئێستا من مێشکی تۆ دەربێنم ڕاستە خۆ نایبینیت بەڵام ئەو سیستەمەیە کە کۆمەڵێک لە کۆمەڵێک پارچە و بەشی تری نافیزیکی پێگاتوە وەکو میمۆری وەکو یان یادەوەری کۆنسپتەکان هەتا دوایی بیرۆکەکان هەنێ لە پاتێرنی چالاکیەکانی ئاوەز و بیرکردنەوە و فێربوون و ئەمانەی کە هەموو لە خۆگرتووە بە شێوەیەک لە شێوەکان شێوە ئەیەن بە ڕەفتارەکانمان بە دەرکردنی ئێمە ینی بە هەستکردنی ئێمە بۆ دەوروبەر بە پەرسپشنی ئێمە بۆ دەوروبەر ئەمە پێوترێت سیستەمی کۆنسپچواڵی ئەو سیستەمەی ڕاستی ئەو تۆڕە ڕێکخراوەی لە مێشکمانە کە ڕێگەمانەیە لە جیهان تێبگەین ینی کە بەنە ئاگایانە بەبێ بیرکردنەوەی ئەوەی کە کاتێکی زۆر بە بیرکردنەوە بەسەر بەرین ئەزانین چۆن دەرگاکە بکەینەوە بڕۆینە دەرەوە ئەزانین چۆن شوێنی خۆمان بدۆزینەوە کەواتە ئەم تۆڕە کە پڕە لە چەمکی جیاواز و پێکەوە بەستراون لە ئاوەزی ئێمەیە یعنی ئەم شتانە لە خۆیەگرێ بۆ چۆنێتی بیرکردنەوەمان سەبارەت بە کات کەمە چۆن مامەڵە لەگەڵ کات هابکەین یان چۆن هەست و سۆزەکانمان ئیمۆشنز لەگەڵ فیلینگز تێبگەین چۆن بۆ نمونە ئینفرنسمان بەکاربێنین بۆ نمونە هەڵهێنجانی لۆژیکیمان بەکاربێنین چۆن ڕووداوەکان پۆڵێم بکەین ئیتر هەتا دوای و ئەم سیستەمە بەرپرسیارە لەوەی کە ئێمە چۆن پێشبینی ڕووداوەکانی داهاتوو بکەین و لەگەڵ یانە ڕەفتار بکەین و هەڵبکەین کەواتە ئەو بە کورتی ئەو چوارچێوە یان ئەو فرێموەرکە ئاوەزیە یان نتوانین بڵین مۆدێلێکە کە ئاوەزمان بۆ دنیای ئەنەخشێنێەوە پێتەڵە دنیا بەم شێوازە کارەکە بەم شێوازە کارەکەوە تۆ ئەزانی کە بەم شێوازە کارەکە بۆیە تۆ ڕەفتارەکانی بە گوێرەی ئەمەدا ئەڕێژی جا ئەم سیستەمە نە ئاگایانەیە یعنی زۆر ئاگایانە نییە بۆ نمونە تۆ هیچ بەیانێک لە خەوڕا نابیت بڵێ باو سیستەمە ئۆن بکەم چالاکی بکەم بۆی فلانشت بکەم خۆی ئۆتۆماتیکی ئەو سیستەمە لە منهەڵی تۆ ئیشەکاتە و کاتەی لەم دنیا ئەڕۆیتە بۆش خۆی بۆ خۆی مێتافۆرە لەم دنیا ئەڕۆیت بۆ نمونە بەم پێەیە مێتافۆری چەمکبەند چییە ئەوەی کە بۆ نمونە جۆنسن و لاکۆف و جۆنسن باسیەکەن کەواتە ئەو مێتافۆرانەی کە بەکاری ئێنین ئەمان ئەڵێن ئەم سیستەمە بۆ نمونە ئەم سیستەمەی کە ئێستا باسم کرد کە لەسەر بنەمای ئەوە ئێمە ڕەفتارەکەین ئەڕۆین بە مەلاو بەولایە تێ ئەگەین لە دنیا و کاردانەوەمانەوێ دنیا ئەمان پێیان وایە ئەم سیستەمە هی مرۆڤ لە بنەماوە سیستەمێکی مێتافۆریە واتە لەسەر بنەمای مێتافۆرەکان دامەزراوە ئێمە بۆ نمونە جا بە پێناسێکی مێتافۆری چەمکبەند یان مێتافۆر کۆنسپچوال مێتافۆر بکەین جا بە گوێرەی ئەمان مێتافۆر یان کۆنسپچوال مێتافۆر بریتیە لەوەی کە ئێمە هەوڵین لە بیرۆکەیەکی ئاڵۆز کە ئەبستراکتە نابەرجەستەیە تێبگەین کاتوانین پێ بڵین بواری نیشانە یان تارگت دۆمین کە ئێستا باسیەکەم لە ڕێگەی بیرۆکەیەکی تر کە سادەترە زیاتر ئەزمونمان لەگەڵیا هەیە وە کۆنکرێتیە کە ئەتوانی نایبنی بواری سەرچاوە و ئەم تێگەیشتنی کە لێنەوەن ئەم دوو شتەیە ئەیهێنینەکایەوە نەخشەکاریەک دروست دەهێنە نێوان ئەم دوو بیرۆکە جیاوازێ ئەم دوو شتە جیاوازێ ئەم مێتافۆرە دروست دەکەین و ئەمەش سیستەماتیکانەیە یعنی ئەزمموی ئێمە بۆ ئەو بوارە ڕێکەخا باشە بۆ نمونە یەکێک لەو مێتافۆرە چەمکبەندانی کە زۆر باون هەندێکیان لەمانن بۆ نمونە ئەڵێن کات پارەیە تایم ئزمانی اینجا عادەتەن کە تۆ کۆنسپچوال مێتافۆرە گەنووسی لە لیترچەرەکەیانە وایە بۆ نمونە هەموو وشەکان هەموو پیتەکان بە کەپیتەڵ نووسی بۆ نمونە تایم ئزمانی جا بە تایبەتی لە زمانی ئینگلیزی لە زمانی کوردیشا بەو شێوازەیە بۆ زانیاری بۆ نمونە ئینگلیزی کەسێک کە بە زمانی ئینگلیزی قساکە کە بۆ نمونە زمانی ڕاستنی زمانی ئینگلیزیە وەکو پارە یان وەکو بەهایەکی داراییانە لە کات ئەڕوانێت بۆ نمونە تەنانەت بە کوردیش وایە بۆ نمەڵێم توانین بەکرد بە هاوڕێکە بڵێ سەرمایە گوزاری لە کاتەکە تا بکە یعنی سێریکە سەرمایە گوزاری ئەمە خۆی لە خۆیان کۆنسپچوال مێتافۆرە کەواتە ئێمە لەبەرەوەی نازانین کات چییە زۆر قورسە بزانین کە کات چییە یعنی ئێمە بۆ من هەر لە ڕووی زانستی فیزیاشەوە بەڕاستی بەتەواتی نازانین کات چییە ئەتوانین بی پێوین ئەتوانین هەنێ بۆ نمونە لە هاوکێشەکانمانە بەکاری بێنین بەڵام بەڕاستی نازانین کات چییە
و هاوکات تۆ لە ئێستا ناتوانانی کات بگری و لێ بکۆڵیتەوە تا دوایی یعنی وەکو ئەوەی کە خۆی هەیە کەواتە کۆنسێپتێکی قورسە زۆر ئەبستراکتە باشە لەوەی کە بتوانین لی تێبگەین کەواتە ئێمە ئەزمموی خۆمان دا ئەڕێژین وەک ئەوەی کات پارە بێ بۆ تۆ کات سەرفەکەیت کات بەفی ڕۆئەی وەک چۆن ئەتوانی پارە بەفی ڕۆبەی ئەتوانی پارە گل بیتەوە چۆن ئەتوانی کات سیف بکەی یان لە ئینگلیزیەڵە بۆ ئەڵە کاتی خۆ پاشەکەوت کە کات پاشەکەوتەکەی هەتا دوایی کەواتە تۆ هاتەنها لێک ڕستەشان نامێنێتەوە لەوەی کە تۆ یەک جار ئەم مێتافۆرە بەکارێنی تو تاوازی لێنی وەکوی لە ئەدەبا هەیە ئەمە ینی زۆرینەی ئەو کاتانی کە تۆ باز لە کات ئەەکەی بە شێوەی وەکو ئەوەی دراو بێت باسی کات ئەەکەی و بە هەمان شێوە بۆ نمونە ئەڵەی تووڕەیی گەرمە anger is heat یان anger is temperature بۆ نمونە گەرمی پێوە بۆ نمونە تووڕەیی ئەسا بۆ نمونە تووڕەیی دەرەجەی هەیە بە پلەی هەیە وەکو چۆن گەرمی پێ و بۆ نمونە پلە پلەی هەیە ئەسا بۆ نمونەڵی ئەو کەسە زۆر تووڕێ خەریکە ئەکوڵێت ئەکوڵان بۆ نمونەها گەرمبوون تۆ تووڕەیەکە چونکە نازانی تووڕێی چێت لەبەری شتێک بیرۆکێکی ئەبستراکتە بە کوڵاندن بۆ نمونە ئەی چوێنی هەتا دوایی لێرەیە ئێمە دوو یعنی ئەم دایگرامە زۆر گرنگە لە بواری کۆنسپچوال مێتافۆرە لە بەرەوەی ڕوونی ئەکاتەوە لەوەی کە ئەو دووشتە چییە کە تۆ پێک چواندنکە مێتافۆرێنی لەگەڵ یەکتریە و چۆن ئەمە نەخشە سازیەکە یان ماپی ئەەکەی ئەم توخمە لێک چوانە لە نێوانیانە ئاوەزی ئێمە چۆن ئەمە ئەکات جاڕاستی نازانم بە کوردی چیان پێ بڵم بەڵام سۆرس دۆمینمان هەیە کە توانی ناوی بنین کایی سەرچاوە یان بواری سەرچاو توانی ناویشی بنین بەخشەر لە بەرەوەی زۆربەی جارەکان سۆرس دۆمین هەروەکو ئێستا لە سلایدەکانی توش ڕوونیەکەمەوە عادەتەن شتێکی کۆنکرێتیە کە ئەتوانین لی تێبگەین بە ئاسانی و ئەتوانین دەستی لێ بین فیزیکیە و ئەتوانین کارێکی لەگەڵا بکەین تارگت دۆمین ئەو شتێک ئەتوانی ناوی بنین وەرگر یان کایی نیشانیان کایی مەبەست لەبەرەوەی کۆمەڵێک توخم لە سۆرس دۆمینەوە وەرەگرین و هەوڵین بەکاریان بێنین لە تارگت دۆمینە کەواتە سۆرس دۆمین بەخشەرە تارگت دۆمین ئەتوانین بڵین وەرگرار چەنە ئەکرێت لە داهاتوە دەستەواژەی جوانتری کوردی دابهێنین بوو بوارە بەڵام لە ئێستاە وەبزانم ئیشی خۆی هەکات بۆ وێبینارە جا بۆیە ئەمەی کە ڕوئەیە ئەم لێک چواندنە کە ڕوئە لەنێوان هەنێک توخمی ئەم دوو دۆمینە جیاوازەیە ئەم دوو بوار و کایە جیاوازەیە ئەوە پێی ئەڵێن ماپینگ یان پێی ئەڵێن نەخشە سازی نەخشەکاریەک یەتە کایەوە یعنی گونجاندنێکی سیستەماتیکانەیە یعنی تەنها ئەوە نییە تۆ بەس یەک پێک چواندنکاری بکەیت و تەواو بەڵکو یعنی هەر کاتێک باس لەو کۆنسێپتە بکەیت تۆ هەوڵی ئەو کۆنسێپتەی تر بەکاربێنی بۆ باسکردنی ئەو شتە ئەی بەستیتەوە ئاوەز ینی خۆکردانە ئەی بەستێتەوە بۆ بوارەی تر اینجا بۆیە بواری سەرچاوە یان سۆرس دۆمین عادەتەن بەرجەستەیە ینی بەرجەستە دەکەوێت ئەتوانی فیزیکیە و هەروە پێی ئاشنایەت ینی ئاشنایەتێکی زۆرمان هەیە لەگەڵیا بەڵام تارگت دۆمین هەروکوتم دابراوە لە دنیای فیزیکی هەندێک جار ئەبستراکتەواتە نابەرجەستەیە ئەکرێت زۆر ئالۆز بێت ئەکرێت کۆنسپتێکی ئالۆز بێت و ڕاستە و خۆش ناتوانانی ئەزمموی بکەی وەکو چۆن بۆ نمونە ئەم پەرداخە هەڵەگرم ڕاستە خۆ توانم ئەزمموی بکەم بەڵام خۆشەویستی ڕاستە خۆ ناتوانانی وەکو هەڵگرتی ئەم پەرداخە بۆ نمونە ئەزمموی بکەیت نمونەیەکی زۆر باو کە لە کتێبەکە شوێنە زۆر جەختی لەسەرەکەنەوە لاکۆف و جۆنسن ئەیش بریتیە لە مێتافۆری argument is war یعنی ئارگومنت مشتومڕ بەڵگەهێنانەوە لە کاتی گفتوگۆیە قسەکردن مشتومڕی یان دیبیتە تا دوایی بریتیە لە جەنگ یعنی ئێمە وا باسی مشتومڕێکی ئەکادیمی یان مشتومڕێک یان دیبیتێکەکەین وەکو ئەوەی کە شەڕ بێت جا لە زمانی کوردیشە بەو شێوازەیە ڕاستی بۆ نمونە ئەڵێن بانگەشەکانت لاوازن ئارگومنتەکە و بەهێز نییە ئەو کەسە هێرش دەکاتە سەر پێتەڵەوە ئارگومنتە دروست نییە بۆ بەرگری لە خۆت ناکەی هەسیری عنی هەم ئەو شانی بەکارێنین بەرگریکردنە بیر و بۆ چوون ئارگومنتەکەت لاوازە ئەو تەفروتونە ئارگومنتەکەی تەفروتونە بکە نیشانەکەت پێکە ئەمانە هەم نەشتەری ڕەخنە
ئەمانە هەمووی لەو ماپینگەوە سەرچاویان کردووە کە سۆرس دۆمینەکە ئەوەی کە بەخشەرە بۆ نمونە سەرچاوەکەیە بریتە لە جەنگ ئێمە جەنگ هەموو تێگەین جەنگ چییە تۆ هەمومان نتوانین یەخەیەکتری بگرین و لەکتری بین شتێکی زۆر سادەیە بۆ تێگەیشتن لە لای ئێمە و مێژووی مرۆڤادیش پێم وایە هەردەم پڕی شەڕ و شۆڕ بووە بەڵام ئارگومنت لەبەرەوەی زۆر ئەبستراکتە بەڕاستی کەمێک قورسە بۆ نمونە بزانی ڕاستەخۆ چییە جا بۆیە بە جەنگی شوێنی جابە لە زمانی کوردیشە بەم شێوازە تقریبەن هەنێ لەو Conceptual میتافۆرانی کە هەن بۆ منە کاتپارێ ئارگومنت مشتومڕ جەنگە ژیانگەشتە تووڕێی گەرمە تێگەیشتن بینینە ئەمانە تا ڕادەیەک مێتافۆرگەلی گردردونین لە زۆرێک لە زمانەکانە ئایان بینی بەڵامە بێ وریاش بین لەوەی کە هەندێک زمان هەیە بۆ هەندێک مێتافۆر هەیە کە تایبەتن بە کللتورێکی دیاریکراو ئەکرێت بۆ نمونە هەندێک کللتورە بێ بە شێوەیەکی تر لە کات بڕوانن وەرمە من جارێکیان لێکێک لە سیمینارەکانە سەبار بە کۆنسپچوال مێتافۆر باز لەوە کراوە کە بۆ نمونە گەلی کۆریا مێتافۆرێکیان هەیە بۆ کات ئەوان وەکو پارە سەرمایه‌گوزاری لە کات ناڕوانن بۆ نڵێن time is honor کات بۆ نمونە شکۆیە شکۆمەندیە تقریبا لە پارەگۆ نزیکە لەبەری هەردووشیان باسی بەها ئەکەن ها باسی چەشنێک لە بەها ئەکەن بەڵام بۆ نمونە بڕواناکەم لە زمانی کوردیا کاتمان بە شکۆمەندی لە ژیانی ڕۆژانەما چوانە بێیان بە ئینگلیزی بە کوردیش ئەکرێ مێتافۆرمان هەبێت کە تایبەت بێ بە کوردی ئێستا بۆ نمونە لە زمانی کوردیا ئەکرێ کات وەکو بوونەوەرێک سیر بکەین یان کات وەکو شتێک سیر بکەین کە ئەجوڵێت بۆ نمونەڵێ کاتی لێگرتم بۆ نمونە کات بگرەوە بۆ نمە کات بگرەرەوە یانڵێ بۆ مەهێڵە کاتت لێ بڕەوەکەوەی کە شتێک بگریت و نێڵی بڕوە من پێم وایە ئەمە تا ڕادەیەک بۆ نمونە تایبەتە بە کولتوری کوردی چەنە زمانەوانەکانمان ئەتوانن زیاتر و زیاتر لەو لایەنەوە لە کۆنسپچوال مێتافۆرە کوردیەکان کۆڵ کە لێکۆڵینەوەش کراوە ڕاستی بەڵام پێویستمان بە لێکۆڵینەوەی زیاترە ئێستا بۆ نمونە هەروەی کە باسم کرد کات پارەیە پارە سۆرس دۆمینەکەیە لە بەرەوەی کۆمەڵێک شتی لێ قەرزەکەین بۆ نمونە پارە خەرجەکرێ پارە بە فیڕۆ ئەدرێ پارە کۆ ئەکرێتەوە پاشە کەوتەکرێ سەرمایه‌گوزاریتی ئاکرێ پارە تەرخان ئەکرێت ئەڵۆکەی تەکرێت بۆ شتێکی دیاریکراو ئەتوانی بیبەخشیت بۆ نمونە هەموو ئەم بیرۆکانە توانین وەرەگیرێ نەخشەسازیەکرێ و ئەگوازرێتەوە بۆ کات کە کات ناتوانین بەتەواوەتی بزانین چییە بۆیە لە ڕێگەی پارەوە لە کات تێگەین بۆ نمونە بە ئینگلیزیڵی I spent hours on that project چەندان کاتژمێرم لەم پرۆژەیەدا سەرف کرد باشیان بە فیڕۆدا بۆ نمونە یان تەرخان کرد تەنانەت بۆ نمونە تۆ کاتم بە فیڕۆ دەدەیت من کات بۆ فێربوونی زمانێکی نوێ دابین ئەکەما چۆن پارە دابینەکەی بامان شێوە کات دابین ئەەکەی لە سەرەتاشە باسمانەوە کرد بۆ نمونە دۆستمان نییە جگە لە چیاکان لێرە مەبەستەکە ئەوەیە بۆ نمونە تۆ بەرگریکردن ڕزیلیەنس بەرگەگرتن یان دۆستایەتی ئەچوێنی بە شاخەکان یان چیاکان تەنانەت ئەوە هەرچەنە پێم وایە پیپەرێکی زۆر جوانی لێ دەرەچێگەر زمانەوانێک بە تایبەتی لەم مێتافۆرە کۆڵەکەەوە لە زمانی کوردیا لەبەرەوەی بۆ نمونە تەنانەت زمانی ڕۆژانەشمانە ڕەنگایەتەوە بۆ نمونە ئەڵێ لە پشمە وەکو شاخ لە پشمە وەکو چیا لە پشمە و بەرگریم لێکا بۆ نمونە اینجا بۆیە هەندێک لە ئەو مێتافۆرانە ئەکرێ زۆر 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 بۆ نمونە کللتوری بن باشە بەرحاڵ تەنانەت بۆ نمونە بە هەندێک نمونەی تر وەربگرین بە تایبەتی لە بواری زانستە ئێستا بۆ من مێتافۆرێکمان هەیە scientific disciplines are areas واتە دیسپلینە زانستیەکان بوارە زانستیەکان شوێنن ناوچەن ئێمە عادەتەن کە باز لە دۆزینەوە زانستیە یان کە باز لە دیسپلینە زانستیەکانەکەین وەکو شوێن لیان ئەڕوانین باشە بۆ نمونە شوێن لە زانستە چکۆ ئەمە سۆرس دۆمینەکەیە کەواتە زانست بە شوێن بە سپیس بۆ نمونە لێرە بە سپیس بە شوێن ئەیچوێنین اینجا بۆ نمونە کە ئەڵێن ئەمە ئێریایەکی زانستی بە تایبەتی لە زمانی ئینگلیزی ئەمە بەسمانەوەی دیسپلینێکی یان کایەیەکی بوارێکی زانستیانەڵی کێڵگەیەکی زانستیە کاتێک کە تۆ خاکێکی نوێ ئەدۆزیتەوە discover of new territory بۆ نمونە ئەوە یەکسانە بە دۆزینەوەیژی نوێی زانست تەنانەت لە کوردیشە دەستاژێوەمان هەیە بۆ ناڵێ
زانست لایەنێکی نوێ ڕووناکرد ناوچەیەکی نوێ ڕووناکردەوە بۆ نمونە یان سنوورەکانی زانست لەوێ کۆتاییان هێت هێشتا سنوورەکانی لەو ئەو سنوورەی بۆ نمونە کوانتم فیزیاوە نازانین چیتر هەیە یان بۆ نمونە کەسێک کە لە دوو بواری جیاوازی دیسپلینی زانستیە کارەکە ئەڵێ لەسەر سنووری هەردوو لایەن وەستاوە یان سنووری ئەو دوو بوارە کاڵە بنەوە یان بۆ نەڵێ پراگماتیک و سەمانتیک سنوورەکەیان کەمێک لێڵە يعني ئێمە وال باسی زانستەکەین وەکو ئەوەی شوێنێک بێت هێشتا هەندێک شوێن مابێ لەسەر نەخشەکە نەماندۆزی بێتەوە و ئەمەش گرنگە تێبگەین یعنی هەستا من پێم وایە گرنگی کۆنسپچوال مێتافۆرەکان زۆر جوان دەرەخا لەبەرەوەی کاریگەریە بێت بەسەرەوەی کە ئێمە چۆن دەربارەی زانست قسە ئاکەین چۆن هەوڵە زانستیەکان چۆن ئەبینین چۆن شێوەیان پێین لەناو ئاوەزی خۆمانە جا هەر ئەم مێتافۆرە زانست شوێنە یان دیسپلینە زانستیەکان شوێنن ناوچەن بۆ من هەندێک لە نمونە لە کوردیە ئەکری ئەوە بێ بۆ منە زاناکان خەریکی نەخشەسازی جینۆمی مرۆڤن یان مێشکی مرۆڤنە نەخشەسازی ئەگەین وەکوی نەخشە دروستکەین بۆ شوێنە جیاوازەکانی مێشک لە ناوچەی جیاواز پێگاتەوە بۆ نمونە هێشتا ئەو ناوچەیە لە مێشکانە دۆزراوەتەوە کە بەرپرسیارە لە ئێکس بۆ نمونە یان زڕزانست هیچی لێشی نابێت سودۆساینس واتە زڕزانست هیچی لێشین وەکەوەی خاکێکە و خاکێکی بێپیتە بۆ نمونە ئەم کتێبە باز لەوە کە زانست تاکوێ ئەڕواوە لەکوێ ئەوەستێن ها باس لە شوێنەکانێت شوێنەکە وەسێ تاکوێ بڕئەکات لەکوێ سنووری زانستە یان بۆ نەڵێن پانتایی زانستەکان فراوانە زانست دەریایەکی قوڵە یعنی وەکو شوێن مامەڵ لەگەڵ زانستە ئاکەین ڕاستی پەیپەرێکی کارم لەسەرکردماوەی زۆر وازم لێناوە کاری لەسەر ناکەم ئەویش هەوڵمەیانای پێپەرەکە بنێم ساینس ستۆری ئایا زانست چیرۆکە لەبەر بەتایبەتی لە سەردەمی ئێستامان هەرچەنە بۆ زۆر لەمە پێشەگەڕێتەوە تەنانەت ڕەهەندی زۆر ئیڤۆلوشنەریشی هەیە ینی پەرەسەندنیشی هەیە لەناو مرۆڤە بەتایبەتی پرسی چیرۆکەکان زۆرێک لە زاناکان ئەوانش کە زانانین بەردەوام زانست یان بیردۆزە زانستیەکان بە چیرۆک ئەچوێنن جا من لەو پێپەر هەوڵێم لەوە بکۆمەوە کە ئەمە چۆن ماپەکرێم چۆن لە زانست دەربارەی زانست قساکەین وەکو چیرۆک ئەمە ئەکرێ ڕەهەندە باشەکان و ئەرێنی و نەرێنیەکانی چی بێ ئێستا بۆ نمونە ئێمە لە چیرۆکە پلۆتمان هەیە لە زانستەڕۆی بڵین ساینتیفیک پرۆسسمان هەیە لە چیرۆکە کارکتەرەکانمان هەیە کارکتەری باشمان هەیە پاڵەوانمان هەیە کارکتەری خراپمان هەیە شەڕەنگەزمان هەیە لە بواری زانستی شا بە هەمان شێوە بۆ من تۆ زانای باش تێ زانای خراپ تێ یان زانات هەیە کە ئەمە توانین بڵین پاڵەوانە کارکتەرە پاڵەوانەکەیە بەڵام زانستوانێکی شتەیە کە بۆ نمونە وا دەرەخە کە بوارەکەی زانستیە وەکو فاڵگرەوەکان بەڵام زانستی نییە کە واتەڵێ ئێمە کارکتەرە شەڕەنگێزەکەیە بۆ نمونە پرۆتاگۆنیست و ئەنتاگۆنیستێ یان بۆ نمونە بەردەوام لە چیرۆکە تۆ کۆنفلیکت و ململانێتەیە لە چیرۆکی لە زانستی شەبامەشە تۆ ریسەرچ کۆشنتەیە کە چەشنێک لە ململانێت دروستەکانەوەی کە تۆ وەڵامی ئەمە نازانی چەشنێک لە کێشە لە نێوان تۆ کەتوارەیان واقعا دروستەکە بۆ نمونە لە چیرۆکە بۆ نمونە کاگەیتە کلایمەکس دوایە گەیتە ریزۆلوشن لە زانستی شەبامان شێوە تۆ کە توێژینەوەکەی بۆ نمونە ئەچیتە مێتۆد بۆ نمونە مێتۆد دەگاتە کلایمەکس دواتر کە ئەگەیتە ریسەرچ فایندینگز دۆزینەوەکان بە چەشنێک لە چەشنەکان تۆ گەشتیتە ریزۆلوشنی چیرۆکەکە ئێستا بۆ مەکتەبی هاوشێوەمانێ لۆرنس کراوس کە فیزیاناسێکی زۆر بەناوبانگە یەکێک لە کتێبەکانی تەنانەت چەند سیمینارێکیانە بوو چەند ساڵانێک پێش ئێستا لەگەڵ زانایانی ترا بۆ نمونە ئەڵێ the greatest story ever told so far ئەوە یەکێک لە ناوی یەکێک لە کتێبەکانی لەوەی کە باز لە چیرۆکی گردوونەکە بە پێی زانست بۆ نمونە کە ئەڵێ مەزنترین چیرۆکە کە تا ئێستا وترا یعنی سێری گرت ئەو دۆزینەوە زانستیانەی سەبارەت بە گردوون چۆنراوە بە چیرۆک بابەتێکی زۆر دوور و درێژە زیاد لەوە ناچمەنایی بەڵام یعنی هەروەکو ئەبینی من لەمانە ئەمێ ئەوە پیشان بم کە چۆن کۆنسپچوال مێتافۆرز دیدگای ئێمە بۆ زۆر بواردیاریەکە بۆ نمونە بواری زانست لەوەی کە لە چۆن لە کات ئەڕوانین تەنانەت ئەگەر وتارەکەشم بخوێنەوە لە بەشێکە باسم لەوە کردو بۆ نمونە هەرچەندە دواتر باسی نەخۆشی مێتافۆرەکانەکەین بەڵام لە بەشێکا بۆنمە باسم کردو کە چۆن لە سایکۆثێراپیە ئەگەری بەکارهێنانی ئەم کۆنسپچوال مێتافۆرانە هەیە لە بواری چارەسەری دەرونیە بۆ نمونە بەرحاڵ وابزانم پێشتر باسی ئەمانەمان کرد بەڵام بە ئەوە دووبارە کەمەوە
کە بواری سەرچاوە سۆرس دۆمین عادەتەن ئەو بەشەیە کە ئێمە لی تێگەین وەکو ئەڵێن سێ و دار کتێب ئەمانە بەشە کۆنکرێتیەکەن اینجا عادەتەن ئەو بواری سەرچاوە یان سۆرس دۆمین زیاتر پشت بەم شتانە ئەبەستێ بۆ نمونە شوێن هێز جڵەوگرتنی شت بۆ نمونە بینین یان تامکردن ئێستا بۆ نمونە ئێمە ئەتوانین بە شوێن ئاشنابین چکە خۆمان هەم لە شوێن ئاژین ئەم لە شوێنە گوزارەکەین هێز بۆمە کە هێز بەکار ئێنین کەواتە شتێکی زۆر زۆر کۆنکرێتیە جا نمونەش زۆر بۆ مناڵی بیرۆکەکەی ئەو کەسە چەق بەستووە یان ئەم کەسە بەربژێرێکی زۆر بەهێزە یان بۆ منە جڵەوگرتن شتێک ئاخی لە ژێڕکێتی خۆتەوە بۆ مناڵیت باژیانت لە کیس نەچێ ینی بال لە دەسەڕانەگا بۆ نمونە بینین عادەتەن بینین مێتافۆرێکە بەکار ئێندێ بۆ تێگەیشتن ئێستا ئێمە تێگەیشتن و قورسە بزانین تێگەیشتن چیە شتێکی ئەبستراکتە باشە بەڵام بینین چونکە ئێمە توانین شت ببینین کە شتێک نابینین بە دوای گەڕین چاوشارکێکی نەیدۆزینەوە تێگەیشتنی ژوا ئەبینین باشە ئێستا بۆ نمونە ئەڵەی تفەنگنان بە تاریکیەوە ها کەسێک کە شتێکی لێ دیار نییە تفەنگی پێ ینی قسێگەکە کە ئەو قسێ خۆی ناگرێت لەبەری تۆسەن شتەکەت بۆ من نازانی یان نافامی بەڵام کێتە سەر ئەو بەشەی کە وەرگرە یان بۆ نمونە کە ئەبستراکتە ئەوان عادەتەن بۆ من ئەو شتان ناگرێتەوە کە شتێکە بەهایەکی هەیە گرنگی و بایەخی هەیە شتێک کە بڕکچەی تایە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بۆ نمونە لۆژیک و لۆژیکاندن باشە ئینفرنس یان ئینفێرینگ شتێک لە شتێکی ترەوە inferring something from something else هەست و سۆزەکان ئەمانە نابەرجەستن و کەمێک ئاڵۆزن بۆ تێگەیشتن بۆی ئەم شتانە بەکارێنین کە فیزیکین و توانای تێگەیشتنمان هەیە لێیان ئەمامان هێنە بۆ بیردۆزێک کە پێوترێ یان ئەپرۆچێک کە لە بواری ئاوەز ناسیە هەیە لە بواری کۆگنیتیڤ ساینسە هەیە ئەویش پێوترێ Embodied Cognition واتە ئەو پرۆسە ئاوازیانەی کە بەجەستە کراون ئیتر نازانم بە کوردی ڕاستی چی پێ بڵین بەڵام ئەتوانین وا پێناسی Embodied Cognition بکەین ئەویش ئەوەیە کە ئاوەزی ئێمە ئاوەزی مرۆڤ لە ڕێگەی ئەزمونە جەستەکیەکانەوە داڕێژێت و شێوە ئەگرێت یعنی شتێکی تەواو گیان نییە لە بابەتە فیزیکیەکە هەرچەنە ینی ناتوانین سەد وا بڵین زۆر بیردۆزمان هەیە یان تێگەیشتن و هیپۆتێز و گریمانەمان هەیە لە بواری ئاوەزناسیە هەندێک بۆ نمونە ئاوەز بە شتێکی فیزیکی نابینن یان دنیاوا ئەبینن کە دوو مادەی فیزیک و نافیزیکیە بێت تا دوایی بەڵام بە گوێرەی Embodied Cognition نەخێت تەنانەت ئەزمونە ناجەستەکیەکانی ژێرەوانی کە نافیزیکیەکانیش زۆر پێیوەستی ئەزمونە جەستەکیەکانن ئەسڵەڵێن ئەگەر ئەزمونە جەستەکیەکان نەبێت ئەم بیرکردنەوەوانە ژێرەم بیرکردنەوە نافیزیکاڵانە نایەنە بوون ئەمە بە کورتی Embodied Cognitionە جا کتێبەکەی لاکۆف و جۆنسن و Conceptual میتافۆر زۆر پشتگیری لە Embodied Cognition ئەکات چونکە ئەمەش ڕامان ئەکێشێتە سەر پرسیارێکی تر ئایا سەرچاوەی ئەم مێتافۆرانە چییە ئەسڵ ئێمە ئەم مێتافۆرانە بۆ وانێ سە بۆ نمونە بۆ هەندێک مێتافۆرمان هەیە بۆ نمونە بۆچی خۆ دڵخۆشی بە فڕین ئەبینین یان بە شتێک ئەبینین کە بەرەو سەرەوە سیر بکات بۆ نمونە هاڵێ من لە خۆشیە خەریکە باڵەگرم بە ئینگلیزی ژواڵێم over the moon بۆ نمونە ینی خۆشەویستی دایمان چێتە سەرەوە بەڵام خەم و خەفەت بۆ خوارەوەیە بۆ ماڵێ ئەم داون بە ئینگلیزی ینی من کەوتوم من هەز بە باشی ناکەم خەفەتە خۆم بۆ یعنی بۆچی ئاڕاستی خۆشببختی بەرەو خوارەوە نەبوو بۆ بەرەو سەرەوە بوو جا Embodied Cognition ئەکری ئەمەلێک باتەوە کە ئێستا هەندێک نمونە ئەخەمە ڕوو بەڵام ئیتر کۆگنیشنی ئێمەیان ئاوەزی ئێمە پرۆسە ئاوەزیەکانی ئێمە لە جەستە دابڕاونیە و لەم شتانە ڕێگی داکوتیوە وەکو جوڵە ئەو جوڵانەی کە هەیە لە دەور و بەرمان و جوڵانێکەکەین ئەو ئەزمونە هەستەکانی هێمانە بۆ نمونە کە هەستی تامکردن بینین هەتا بیستن هەتا دوایی و هەروەها ئەو کارلەکەی جەستەی ئێمە هەیەی لەگەڵ دنیای دەوروبەر و ژینگەی دەوروبەرمانە ئەمانە هەموو وا ئەکەن کە کۆگنیشنی ئێمە شێوە بگرێت ئەو داتانە کێنە ناو مێشکمانەوە ئەکا کە ئەم کۆگنیشنی ئێمە شێوە بگرێت
بە کورتی مێشکمان ئەزمموی جستەی بەکارێنێ بۆ ئەوەی کۆنسپتەکان بنیاد بنێت یان بئافرێنێت یان بۆی کۆنسپت و چەمکەمانواتەیانێت چەم بە کوردیە مۆدێلی Embodied Cognition بەم شێوازێ بۆ نمونە تۆ چالاکیەکانی ئاوەزیت هەیە تۆ چالاکیەکانی جەستەت هەیە ئەمانە کارلێک لەگەڵ کللتورا لەگەڵ سرود لەگەڵ ژینگەی دووروبەرتە ئەمانە کارلێک لەگەڵ یەکتریاکەن تۆ ئەمانە پرسیڤەکەی درکیان پێەکەی وە جوڵە ئەەکەی و ئەو داتایانە دووبارێنەوە ناومێشکی تۆ کاردانەوە بێ لە دەرەنجامی ئەم کارلێکە ئاڵۆزەیە کۆگنشنی تۆ یان پرۆسە ئاوەزیەکانی تۆ دروستە بن و ئەمە درێژە بێتەوە بۆ میتافۆرەکانیش کە چۆن میتافۆرەکان دروستە بن یان دەئافرێنرێن باشە بۆ نمونە وەکووتم بەتایبەتی لە زمانی ئینگلیزیە خۆشبەختی دایما ڕوو و سەرەوەیە ئەڵێ happy is up خۆشبەختی یان دڵخۆشبوون سەرەوەیە خەم و خەفەت خوارەوەیە اینجا بۆن من هەروەکوتم بە ئینگلیزی ئەڵێن over the moon یان بە کوردی ئەڵێن لە خۆشیە باڵی گرتووە ئەفڕێ بە ئینگلیزی ئەڵێ I'm feeling down بە کوردی توانین بڵێ لە پەلوپۆ کەوتوم باشە پشتم شکا بۆن منەها لە کوردی ئەڵێن پشتم شکا ینی تاو تۆ کەوتووی دیتر ناتوانانی هەستید لە خەم و خەفەتە ئەمە بۆ وایە باشە تەنانەت دەگەر بینە سەر شتێکی تر بۆ نمونە pride is up واتە شکۆمەندی و شانازی بەرەو سەرەوەیە و سەرشۆڕی و شەرمەزاری ڕۆ خوارەوەی اینجا هۆکارەکەش ئەمەیە ینی هۆکاری فیزی ینی هۆکارە جستەییەکان هۆکاری ئەمن هەندێکیشان هۆکاری بایۆلۆژین ینی هەر دیسان دووبارە هۆکاری جەسەدین کە ئەبنە هۆی ئەوەی ئەم مێتافۆرانە بەو شێوازە کۆنسپچۆڵایزیان ئەمانە بچەمکێنین بۆ نمونە عادەتەن کە کەسێک دڵخۆشە سنی دەرەپەڕێنیان کەسێکە بۆنمە شانازیەکە سنی دەرەپەڕێنە سەری بەرزەکاتەوە لە خۆشیە لەمەوەیە کاڵین خۆشبەختی بەرەو سەرەوەی و باڵەگری و ئەفڕیوە تا دوایی کە خەم و خەفەتیشی سەرەداخی سەرەخیتەوە ناو قاچ خۆ چوزانم خۆ گرمۆڵاگەیتەوە ئەمە شەکەواکات تۆ لە پەلوپۆ بکەوی یان نەتوانی یان بۆنمە کە کەسێک شتێکی زۆر خەمناکی بۆنمە کەسێکی ئازیزی لە دەستەیاڵە پشتم شکان لە پەلوپۆکەوتم بۆ هاڵێ لەبەرەوەی مێشکی ناتوانێن تووشی زەبی دەرونیە بێن پرۆسسی ئەو شتەی پێ ناکرێت بۆیە جستە لە کارکردن ئەکەوێت بۆ نمونە یعنی ناتێ وزە سەرفکەی هەڵبفڕی و لە خۆشی هەڵبەز و دابەز بکەی کاتە شتەکان ئەو مێتافۆرانەشی کە بەرهەمیان کە لایەنی ئاوەزیە من بەردەوام پێیان یان ڕێگیان هەیە لە لانە جەستەدیەکانەوە جەستەکیەکانەوە جا بۆیشە بۆ نمونە هەروەکو لە شکۆشە هەیە ئەڵێن کەسێک پلەی بەرزە بەڵام پلەی نزم یان مرۆڤی بچووک بۆ نمونە ئەم کەسە مای سەرشۆڕیە یان مای چاوشۆڕیە بۆ نمونە بۆ بەڵام کەسە سەری شۆڕ کردین سەری شۆڕ خۆ بەڕاستی سەری تۆی شۆڕ نەگردووە بەڵام من دەربڕینە مێتافۆرەکە لەوەیە کە شەرمەزاری ڕۆ و خوارەوەیە بە ئاڕاستی خوارەوەیە ئەڕوات نمونەیەکی تر ئەکرێت بۆ نمونە تووڕەیی بێت بۆ نمونە ئەنگەر is temperature یعنی تووڕەیی بۆ نمونە گەرمی پێوە یان تووڕەیی گەرمە بە ئینگلیزیش ئەمان شتە بۆ نمونەڵەن she is boiling with anger ئەو کچە لە تووڕەیە ئەقڵێت بۆ نمونە تۆ ئاکە خوێنی من بکڵێت you make my blood boil بۆ نمونە بە ئینگلیزی جا ئەسڵ بۆ ئەمە وایە بۆ ئێمە بە تووڕەیی بە گەرمی ئەبینین باشە هۆکارێکی سەرەکی وەیە کاتێکە کەسێک تووڕا بێت بینی سوور هەڵەگەڕێی لەبەرەوەی خوێن فیچقا ئەکات هەنێ سیستەم لە شتا چالاکە بن کە ئامادە دەکەن بۆنمە بۆ ڕوو بە ڕووبوونەوە هەتا دوایی اینجا بۆیە ئەمە تۆ قورسە بۆ تۆ ئەم حاڵەتی خۆ شی بکەیتەوە بۆیە ئەی مێتافۆرێنیت مێتافۆری بۆ بەکارێنی کاڵ بۆن منە بە کوردڵین ئاگری لێ ئەبارێت یان ئاگر لە چاوی ئەباری اینجا سێری کە هابوونمە کە چاو سوورە بێت سوور هەڵەگەڕێت یانەڵە تۆ کەمێک سارد بەرەوە اینجا قساکەین ئەمە ژواتای چییە بۆنمە تووڕەیی وەکوەوەی کە بینن لێرە گەرمی پێوەکە ڕێژەی هەیە کەسێکەکرێت زۆ تووڕە بێت کەم تووڕە بێت ئەکە خەریک بێت تووڕە بێت ئەتا دوایی بە کورتێکی Embodied Cognition مەبەستەکەی ئەوەیە کە ئەزمونە مێتافۆریەکانمان
خۆی لە خۆیان لە ڕوانگەی لاشەیی و فیزیکی و مامەڵی ئێمە لەگەڵ دنیای فیزیکیە هاتوونەتە بوون. جا سێ جۆری مێتافۆری چەمکبەندمانەیە، هەندێکیان پێنەڵێن structural metaphors. structural metaphors و مێتافۆرانن کاتێک کە بۆ نمونە کۆنسێپتێکی زۆر ئاڵۆز هەوڵێن لە ڕێگەی کۆنسێپتێکی ترەوە شی بکەین و بۆ نڵێن مشت و مڕ جەنگە کات پارێ و گوانی کە وەرمانگرەوانی پێیانوترێت structural metaphors، چونکە درێژە بنوانی زۆر سیستەماتیکانەیە، تەنها یەک شت نییە و کۆتایی پێ بەڵکو کاتێک هەردەم کە بیر لە ئارگومنتەکەینەوە بە شێوی جەنگ بیری لەکەینەوە. هەندێکیان orientational metaphors واتە مێتافۆرە ئاراستەییەکان، ئەمانەش زیاتر ئەکەوێتە سەر هەم شوێن هەم جوڵەی لە جەستەی ئێمە، بۆ نمونە سەرەوە خوارەوە against something دژ بە شتێکە تا دوایی پاڵنان لەو ئەزمونانەوە سەرچاواگرێت. تەنان لە ئیکۆنۆمیە بۆ مناڵی نرخەکان بەرز ئەبنەوە کەواتاڵی زیاتر بەرز، بەسکاڵی نرخەکان داشکێنراون کەمە بنەوە، less is down کەم بۆ ڕوو خوارەوەی. conscious is up بۆن منە هۆش بەرەو سەرەوەی کە کەسێک هۆشیێتەوە لە خەو ڕائبێت تۆ ڕائبیت هەڵەسیت، بەڵام کە ئینیە ئەبورەیتەوە بۆن تا دوایی. ontological metaphors مێتافۆرە ئۆنتۆلۆجیەکانیش ئەو مێتافۆرانە بۆن منە هەندێک کۆنسێپتی زۆر ئابستراکتن، ئەو کۆنسێپتانە بە تەن یان بە شت بە توخم و مادە ئەچوێنرێن، یان بە دەفر وەکو کۆنتینەر حافیزە و ئەمانە ئەچوێنرێن، یان بە خەڵک ئەچوێنرێن. بۆ مناڵی مردن ئەوی لێ بردم، یعنی تۆ لێرە مردن بە کەس ئەچوێنی باشە پێرسۆنیفایەکی، لێرەیە ئەڵێ بۆن مە death took her مردن ئازیزەکەمی برد بۆ نمونە. خۆ مردن کەسێک نییە بەڕاستی بێت و لێ بگرێتی بە، بەڵام مردن بە کەسێکە چوێنی کە جوڵە ئاکاشتەکە سوزانم، یان ئەڵێ mind is entity واتە ئاوەز بوونە، ئاوەز بوونێکە شتێکە، بۆ مناڵی من مێشکم کار ناکە، ئاوەزم کار ناکە، عەقڵم کار ناکە. خۆ عەقڵی تۆ بەڕاستی ئامێرێک نییە لە کار بکەوێت، بەڵام تۆ بە ئامێرێک بە شتێکی چوێنیە تا دوایی. یەکێک لەو مێتافۆرانشی کە زۆر زۆر باوە لە conceptual مێتافۆرە کۆنتینەرە، یعنی کە بۆن منە پاکەتێک تێشتی تێکی، بۆ مەڵێ من پڕم لە خۆشبەختی، یعنی وەکوی تۆ خۆشبەختی و تێبکرێت دەفرێک بیت، یان ئەڵێ ئەو کەوتۆتە ناو خۆشەویستیەوە وەکوی شتێک بێت و بکەوی دەنایەوە. زۆر باشە. بەرحاڵ هەروەکو باسم کرد کامۆ ئەگەر چەند دقەیەکی ترەوە دەزانم سلایدەکان زۆر مایە، سلایدەکان دەکرێت لەگەڵ پرسیارەکانیش ببەستینەوە لە بەردەمەیە بەشداری سێ دقەیەکی تر بزانێت چیت ئەوەی نەخۆشیەکە باز بکەی خراپ نییە، ئەوەی یان ئەوەی ڕەبتی لەگەڵ شێرپەنجە و نەخۆشی. زۆر باشە، وەڵی زۆر سۆرمەوەشە ناتومەتە سەر بابەتە ئەزمونیەکان، بەڵام باسی نەخۆشی مێتافۆر بکەین بەخێرایی. نەخۆشی و مێتافۆر، نەخۆشی و مێتافۆر، بەڵام خۆی تەنانەت لە بواری دەرووناسی زمانەوانی نوێیە ئێمە ئیفێکتێکمانەیە پێوتێ مێتافۆریکل فریمینگ ئیفێکت، واتە مێتافۆرەکان هەندێک توێژینەوەمانێکە لە کۆتایە دامنابوو باسی بکەم کاکە دواترەگە لە پرسیارەکانە سەر هەڵبات باسی بکەین. ئەویژەوەیە کە مێتافۆرەکان ئەکرێت دیدگای ئێمە بۆ شتێک دیاری بکەن. ئەم مۆدێلە تامشانم بۆ نمونە ئێمە ئەو زانیاریانی کە لە دەورەوە ئەیبینین لە ڕێگەی هەستەکانمانەوە کۆیانەکەینەوە و بینین و دەست لێیانەوە تا دوایی، لەناو مێشکمانە کۆمەڵێک کۆنسێپت چالاکەکە وەکو هەست و سۆزەکانمان یادەوەریەکانمانە تا دوایی ئەمانە ئەبن بە هزر و هزرەکانی ئێمەش دوجار ئەبن بە ڕەفتار، یعنی ئەیانکەین بە ڕەفتار. جا ڕەندێک لە توێژینەوە هەیە ئەویژەوەیە کە ئەو مێتافۆرانی کە بەکاری ئێنین بۆ نەخۆشیەکان یان بۆ تاوان یان بۆ چەندان بابەتی سیاسی جۆراوجۆر لە دەوروبەرمان ئەکرێ بیرکردنەوەی ئێمە دیاری بکات. جا یەکێک لەو مێتافۆرانی کە زۆر زۆر باوە ئەویژەوەی کاڵین نەخۆشی بریتیە لە جەنگ، بۆ نمونەڵی نەخۆشی جەستەمی داگیر کردو، ڤایرۆسەکە پەلاماری داوین، شەڕ دژی ئەو نەخۆشیە ڕائەگەێنە مەتا، یان نەخۆشەکە بەسەر مازاڵ بوو کۆی زۆرەمبازی و کردوێ بەسەر توی زاڵ بوو بێت.
کەواتە ئێمە وا لە نەخۆشیەکان ئەڕوانین وەک لەوەی کە شتانێکی وەک لەوەی داگیرکەرێک بن یان دوژمن کارێک بن. اینجا ئەمە وای کردووە بۆ منە سوزن سۆنتاگێک کە ڕخنەگرێکی ئەمریکیە کتێبی زۆر ناوازی هەیە تەنانەت 3-4 ساڵ پێشەوەی جۆنسن و لاکۆف لای کردوەوە بە ناوی ئیلنس ئەس مێتافۆر، واتە نەخۆشی وەکو مێتافۆر. لەوێ باز لەوە ئەکات کە چۆن بەکارهێنانی مێتافۆری جیاواز بۆ نەخۆشی جیاواز ئەکرێت کێشەی نەنگی و کێشەی جیاواز دروستکا بۆ نەخۆشانی شێرپەنجە. بۆ نمونە کە کەسێک نەخۆشیێکی دڵی هەیە هیچ عیبەیەک نییە لەوەی کەسێک نەخۆشی دڵی هەبێ، یعنی زۆر بە شێوەیەکی میکانیکیانە لێ ڕوانی ناڵێن شکستێکی میکانیکیانەیە. ئێستا نمونە نەیە لە خەڵما، بەڵام زۆر جار وەکو کێشێکی فیتەری و میکانیکی لە نەخۆشی دڵ ئەڕوانین، باشە پەمپی دڵە ئیش ناکە هەتا دوایی. بەڵام کێتە سەر نەخۆشی وەکو نەخۆشی شێرپەنجە بڤێ تۆ باسی بکەیت یان نەخۆشەکان تاوانبار ئەکرێن. بۆن مناڵە و کەسانی لە شێرپەنجەیان دش بە مردن ئەجەنگن. باش ئەگەر ئەو کەسە چاک نەبووەوە کە نەخۆشی بۆن شێرپەنجە سروشتی وایە کە تا ئێستا چارەسەرمان بۆ نەدۆزیوەتەوە، ئەم کەسە حەز بە تاوانەکە لەوەی کە چاک نەبووەوە چکۆڵە من باشتر شەڕم نەگرن، باشتر هەوڵم نەیە. کەواتە ئەکرێت مێتافۆرەکان تێگەیشتنی تۆ دیاری بکەن. وە بزەم لێرە ئەی بڕێنمەوە هەرچەنە زۆر زۆرمانمەوە باسی بکەین. دکتۆر دەست خۆش بێ مامۆستا کامۆ، زۆر زۆر باش بوو. دەزانم بابەتەکە بابەتی مێتافۆر زۆر هەڵدەگرێ، بە تایبەتی مێتافۆری چەمکبەند وەکو ناوت لێنا یان Conceptual مێتافۆر کە بەڕاستی هەم قوڵە هەم فرە ڕەهەندە، زۆر ڕەهەندی جیاجیا دەگرێتەوە. بەڵام ئەو نمونانەی باست کرد ئەو دەواازەیە کە هاتی ناو بابەتەکە و ئێستا ینی تێگەیشتێکی باشتر لەو بابەتە هەیە. ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە بە شێکی مێتافۆری دەرگایەکە هەرێکە لە ماڵی خۆی لە پشت لاپتۆپ و مۆبایل و ئایپادەکانی خۆیانەوە دێنە ژوورەوە، هیچ دەرگاشی نییە. بەڵام مەبەستەکەم من ئەتا برادران قسە دەکەن، من خەڵکی زۆر باش و پسپۆر دەبینم لە ناو زوومەکە لەگەڵمانن، نزیکەی 6 کەسێک بوون، ئێستا 52 کەس لەسەر خەتن. بەڵام ئەوانە پسپۆرە، من دەزانم ینی حەزەکەم ئەوانش قسەیان هەبێ. من لەوە دەست پێ دەکەم لە یەکێک لە سلایدەکانیان لە شوێنێکی گوتت عادەتەن مێتافۆر بۆ ئەوە بەکاردێ کە شتێک زەحمەتە تێی بگەیت تۆ دەیچوێنی بە شتێکی تری کۆنکریتی یان بەرجەستەیی کە بۆ ئەوەی ئاسان بێت تێ بگەیشتنی. ئەگەر هەڵە نەبن وات گوت، ینی عادەتەن مێتافۆر لە نێوان دوو چەمکێکیان بەرجەستەیە، چەمکێکیان نابەرجەستەیە. ئەتۆ هەوڵ دەدەی بە ڕێگەی چەمکە بەرجەستەکە ئەوەی نابەرجەستەکە ڕوون بکەیتەوە. وابوو یان ڕاستە خۆی دکتۆر ژیان زۆر کۆنسپتی ئالۆستریشمانەیە وەگرەوە. مەبەستمانی ئەو قسەیە ئەوە گشتیەکەیە، بەس پێم وایە ئەوە 100% لەسەر هەموو زۆرە مێتافۆرەکان جێبەجێ نابێت، چونکە مێتافۆر هەیە لە نێوان دوو ئابستراکتە، مێتافۆر هەیە لە نێوان دوو کۆنکریتیش. ینی هەر ئەوە نییە بڵێن مێتافۆر لە بینی ئابستراکت و کۆنکریتێکە یان ئەتۆ سیفەتێک تایبەتمەندیەک لە شتێکی کۆنکریتی قەرز دەکەی بۆ ئەوەی نابەرجەستەکە یان ئابستراکتەکەی پێڕوون بکەیتەوە. بۆ نمونە کە تۆ دەڵێی مردن خەوە، مثلا لە کوردی دەڵێ مردن خەوە، خۆ هەردووچی ئابستراکتە، هەردووچی نابیندرێ، هەردووچی ینی کۆنکریتی نین، بەڵام وەکو مێتافۆرش بەکارهاتووە کە لە ئینگلیزی دەڵێ love is a journey، ینی ئەوش دیسان هەردووچیان هەر ئەوەن یان کە دەڵێ his office is like a zoo or is a zoo، ینی ئەوە ئۆفیسە هەم شوێنێکی کۆنکریتیە هەم زووش هەیە، ینی وەکوەیە. بەڵام مەبەستەکەمەوە بۆ هەر ئەو ڕوونکردنەوەی بدەم، پێم وایە وەکو خۆت گوتت ئەوە زۆر قوڵترە لەوە، بەس ئەو تێبینی هەبوو. حەز دەکەم بەڕێزانی تر ئەگەر پرسیاریان وەڵاهی دکتۆر ئیسماعیل لێرەیە، دکتۆر هۆشەنگ لێرەیە، ماشەڵڵا زۆرن، دکتۆر مزگین لێرەیە، ئەو بەڕێزانەی کە سپۆریان لەو بابەتە هەیە حەز دەکەم ئەگەر قسەیەکیان هەبێ یان تێبینیەکیان هەبێ لەسەر ئەوە بکەن، ئەگەر بەنووسین بێ یان بە قسە بێ ئاساییە. ببورن ئەگەر ناوی ئەوانم هێنا، بەس ناوی تری زۆر لێ ئەوە ماشەڵڵا ئەڵکەکی زۆر و هەمووشیان لە زانکۆن. ینی ئەگەر کەسێک دەیەوێت قسە بکە دەتوانین مایکەکە بکاتەوە. دکتۆر ئیسماعیل دەدویست قسە بکەی یان نە؟ زۆر باشە،
دەستخۆشی هاتووە باز دەکەن نمونونەکان جوان و ڕوون بوون. مامۆستا زوبێر دەستی بەرز کردەوە. مامۆستا زوبێر فەرموو مامۆستا زوبێر مایکەکەت بکەوە. لایمە بەس زوبێر نووسرایە لەبەرەوە ببورن ئەگەر لە قەب و شتمان بەکارنێنە. مامۆستا زوبێر دەستت بەرز کردەوە دەتوانی مایکت بکەیەوە فەرموو. زۆر باشە. هەتا پرسیار دەبێ یەک دوو بابەتی تر لە سلایدەکان دەتوانی ئامادە بکەیت مامۆستا کامۆ ئەگەر پێت خۆش بوو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. فەرموو مامۆستا. مامۆستا سارا دەست بەرزکەوە پاشی مامۆستا زوبێری قسە بکە. مامۆستا سارا سەرەتا دەستخۆشی و پێزانینم هەیە بۆ هەڵبژاردننی بابەتێکی لەم شێوە کە ڕەنگە زۆرێکمان پێویستێکی تەواو و حەتمیمان پێی هەبێ. دەستخۆشی بۆ هەموو لایەک و دەستخۆشی بۆ دکتۆر کامۆش کەم بابەتەی هەڵبژاردووە. بەڵام سەرنجێکم لەسەر شێوازی وەکۆڵی خستنەڕووی میتافۆر هەیە. طبعاً کاتێککە باسی میتافۆرەکەی لە خوازە لە خواستن لە ئیدیۆم لە هەموو ئەو سیمبۆڵوشتانی کە یەیتە سەر بابەتەکە طبعاًەوە بۆ ڕوونکردنەوەیە بۆ ڕوونکردنەوەی شتێکە کە ئێمە توانای تێگەشتمان وە سنوورداری عەقڵمان ناگاتە و ئاستە کە ئەو بابەتە وەکۆڵێ ئاوەزی ئێمە تێگەشتنێکی نزیک لە حەقیقەتی شتەکەی هەبێ. خودی میتافۆریش کاتێک پێمە ئەمانوێ ئەو وێنێ دروستکەینەوە ئیتر ئەم وێنە وەکو چۆنەڵی وەکو ماوەسا لە قسەکانی ئاماژەی پێکرد کە لە ئەنجامی ئەزمونێکی جەستەییانەوە هاتووەتە ناوە دۆ بووە بە ئەزمونێکی معنەویانە بەوەی کە ئێمە دەرکێکی هۆشکی و ئاوەزیان پێ بکەین. بەڵام لێرا شتێکیەتە ئاراوە ئەویش حەزەکەم ئەگەر مەجال هەبوو قسە لەسەرەوە بکە. ئێمە کە میتافۆر بۆ ڕوونکردنەوەی معنەویانە بەکار ئێهێنین ئایا وەکو چۆنەڵی بەرهەمی ئەم معنەویە لە تێگەشتنەکانی ئێمە لەکوێ خۆی ئەگرێتەوە؟ بەرامبەر بە ژیان ڕئیمان ئەگۆڕێ، بەرامبەر بە بارودۆخەکان ڕئیمان ئەگۆڕێ، ئەمانەوێ خۆمان بتزینەوە لە وێنە ڕاستەقینەکان، ئەمانەوێ جۆرێکی تر وێنای شتەکان بکەینەوە و ئەمانەوێ وەکۆڵێ هاوپیشە و هاوفکر و هاوزانست و هاوتەمەنەکانمان نزیک بکەینەوە لە خۆمان بۆی لێمان تێبگەن، یان ئەمانەوێت دنیایەکی تر ژیانێکی تر بۆ خۆمان دروستکەین. واتە پرسیارەکە بە کورتی میتافۆر لە پێناوی چی ئاەتە ئاراوە؟ دەستت خۆش مامۆستا زوبێر. زۆر زۆر سپاس مامۆستا زوبێر، زۆر سپاس بۆ ئامادەبوونیشت. سپاس بۆ ئێوەش، دەستان خۆش بێ. مامۆستا کامۆ زۆر سپاس کاک زوبێر جان. ڕاستی پرسیارێکی زۆر زۆر بەڵێ دکتۆر جان فەرموو جواب بدەم. زۆر سپاس کاک زوبێر جان. ڕاستی پرسیارێکی زۆر جوانە. ڕاستی وەڵامی ئەو ئەکرێت تێکەڵەیەک بێ لە هەموو شتانەی کە کەوتە. خۆی دیرگایەکی سەرەکی ئەوەیە کە میتافۆرەکان میکانیزمێکی ئاوەزین، ینی میکانیزمێک ئێمە بەکاری ئێنین لە ئاوەزی خۆمانە بۆ ئەوەی لە دنیا تێبگەین. هەروەکو باسی سیستەمی کۆنسپچواڵیم کرد، تۆ ئەتەوێت بۆ نمونە باشتر لەو کۆنسپتە جیاوازانی ژینگەکە و تێبگەی بۆمانەوە بۆ ئەوەی باشتر هەڵبکەیت لەو ژینگەیە. بەڵام باسی چشتێکی سەرنجڕاکێشە کرد بۆ نمونە ئایا فێڵکردنە لە خۆمان یان چۆن. لێرە ئەمەم هێنێ بۆ ئەم بابەتەی ئێرە ڕاستی ئەویش بابەتێکە پێوترێن مێتافۆریکل فرێمینگ ئفێکت. خۆی هەر لە زانستە کۆمەڵایەتەکانە بەتایبەتی لە دەرووناسیەتەنە لە باری دیسکۆرسیشان لە باری زمانەوانیە فرێمینگ واتە چوارچێوە پێدان. من پێڵم چۆنڵی چێوە پێدان کاتێک ئەتەوێت چێوە بیت بە شتێک. ئێستا بۆ نمونە کە خۆپیشاندانێکە ئەگەر تۆ لەگەڵ یابیت ئەڵێ ئەمانە ئازادی خوازن، بەزەگە لەگەڵ یان نەبێ ئەڵێ ئەمانە گێرە شێوێنن بۆ نمونە. یعنی هاگیان میدیا بۆ نمونە تەنانەت لە میدیا ستەدیسیشە لە توێژینەوە لە میدیا ئەوەش هەیە بۆ نمونە کە تۆ توانی شتێک لە چێوە ئەی لە قاڵبی ئەیت یان لە خۆپیشاندانێکە بەشێکی پیشان نەیەدا دوای. اینجا چشنێک لە فرێمینگ ئیفێکتمان هەیە لە چێوە پێدانمانێ پێ وترێ مێتافۆریکل فرێمینگ ئیفێکت. واتە کاتێک کە مێتافۆری جیاواز بۆ هەمان داتا بۆ هەمان حاڵەت بەکار ئێنی دەرەنجامی جیاوازیەتەکایەوە. ئێستا وەکو بۆ نمونە لێرە وتم نەخۆشی
نەخۆشی زەخت بۆ نمونە فشاری خوێن لەگەڵ شێرپەنجە هەردووکیان نەخۆشین، هەردووکیان هۆکارەکانیان سروشتین، هۆکارە پزیشکە پاثۆلۆجیەکان بۆ نمونە لە پشتیانن. بەڵام لەبەرەوەی مێتافۆری جیاوازیان بۆ بەکارێنین زیاتر شێرپەنجە بە شەڕ ئەبەستینەوە، بە نەفرەتی خوایی ئەبەستینەوە، بەڵام دڵ بە شێوەیەکی میکانیکیانە و فیتەریانە لێڕوانین. دوو دیدگای جیاوازێتەکایە وەمە کە کەسێک شەرپەنجەیە بێت دکتۆرەکە نامێنن پێی بڵێن ئەسڵ ئەیانەیە لێ بشارنەوە کە ئەم کەسە وا هەسکایان وا تێبدا کە شێرپەنجەی هەیە. لەبەرەوەی ئەو مێتافۆرێکە بۆی بەکارێنین عیبەیەک و نەنگیەکی سەبارەت بۆ دروست کردووە. جا ئەکرێ ئەمە بەمەبەست بێ، ئەکرێ بێمەبەست بێت. یەکێک لەو ڕوونکردنەوانە بەم بۆ نمونە نەخۆشی سیل بە تایبەتی لە سەدەی 19ەیە لە سەردەمی ڤیکتۆریانە بۆ نمونە لە وڵاتانی ڕۆژاوە والی ئەڕوانرا، یعنی نەخۆشیەکە هەندێک کەس حەزی کرد تەنانەت تووشی و نەخۆشیە بێت. بۆ نمونە ستانداردەکانی جوانی و سەردەمە بۆ نمونە پێستە سپی بوایە و هێمن ڕوخسار هێمنانە دەرکەوتایە و هەتا دوایی ئەو خاصیەتانە لە ڕێگەی نەخۆشی سیلەوە تووشی تۆ بوو. جا ئەو مێتافۆرانی کە بەکارهێنرا بۆ نەخۆشی سیل بۆ نمونە بە شتێکی ڕۆحانیانە باسییانە کریان لێ ڕوانرا. تەنانەت لە کارە هونەریەکانی و سەردەمەشا بۆ نمونە ئەم وێنەیە کە کچێکە تووشی نەخۆشی سیل بووە، ئەمە جۆن کیتسە کە هۆنەرێکی ئینگلیز بۆ بنەوە لە سەرمەرگا کە بە نەخۆشی سیل ئەمرێ، یعنی زۆر ئایدیەڵایز کرا بۆ نەخۆشیە. بەڵام لە هەمان کاتە نەخۆشی کۆلێرا بۆ نمونە نەخۆشیەکە زۆر خراپ، ینی ئەم مێتافۆرێنرا تەنانەت ئەو کەسانی کە هێشتا نەمردبوون تووشی کۆلێرا بووبوون ئەیانوت ئەمانە تەرمن، یعنی لە جەستەی مردوو ئەیان شوێنران. جا ئەمەش دیسان بۆ هۆکارە جستەیەکان ئەگەڕێتەوە لەبەرەوەی نەخۆشی سیل کۆمەڵێک نیشانەت هەیەکەوە ئەکار لەگەڵ بۆ نمونە کەڕوانینە ئێستاتیکیەکەی و سەردەمەیە بگونجێ. بەڵام نەخۆشی کۆلێراوە ئاکاتۆ بڕشیتەوە بۆنمە پیسایی بخەیتە ژێر خۆ یان هەتا دوایی کە شکڵە بگۆڕێ بۆ شتێکی ڕەنگی پێستە بگۆڕێ بۆ هاوشێوەی زۆمبی و لێ بکە. ئەمانە یعنی تێکەڵەیەکن لە هەردووشی. یەک خاڵی تر هەیە ڕاستی ڕوونی بکەمەوە ئەگەر هەندێک مەجال بدەیت سێ پرسیاری تر هەیە نازانم لەبەرەوەی کات لەمێژە دەستیان بەرز کردەوە. دەزانم دوادارە مامۆستا زوبێریش وەڵامەکەی وەرگرتە بێ. دەست خۆش بێ مامۆستا زوبێر، هەڵگری بڕوانامەی ماستەرە لە زمانی کوردی. هەر سێکیان وەردەگرە مامۆستا کامۆگە پرسیارەکان بنووسیت دەمەوێت نەوەک تووشی تەکنیکی بین. دکتۆر مزگین ڕاگری کۆلێژی پەروەردەی بنەڕەتی، دوایەوە دکتۆر بەختیار لە زانکۆی کوێ، دوای ئەوەش یان دکتۆر سارا یان مامۆستا سارا جەمال وەردەگرم. دکتۆر مزگین فەرموو ئەگەر یارمەتیمان بدەن بە کورتی یان سەرنج و پرسیارەکانتان بخەنە ڕوو زۆر باشە. فەرموو کاک دکتۆر. مایکەکەت بکەوە دکتۆر، نەکراوەتەوە. فەرموو. مایک نەکرایتەوە دکتۆر. ئێستا فەرموو. شەو باش. شەو باش. شەو باش. دەستی دکتۆر کامۆش خۆشبی بەڕاستی شتێکی باشی وروژاند ئەو شەو لەو سمینارە. لایمە دەنگ قەتع بوو، نازانم لای تۆ. بەڵێ دەنگم دێت؟ ئێستا دەنگ دێ. بەڵێ یەکەم شت پرسیارم ئەوە بوو کە ئایا هەتا ئێستا ئێمە هەر لە مۆزوعی کۆگنەتیڤ نەگەیشتینەتە با بڵێن زاراوەیەکی موحد لە ناو خۆماندا، ینی درک پێکردنمان هەیە، معریفەمان هەیە، هەندێک جار بابەتی تریش هەر کۆگنەتیڤ زۆر جار و شتی تریشمان بەکارهێناوە. ئەوە یەک. جا نازانم ڕای کامۆی لەو مۆزوعیدا مامۆستا کامۆ چۆن دەبێتن لەو مۆزوعیدا. دوو هەندێک شتی دیکەی باس کرد، باسی مەسەن هەندێک دایمەن ئەوەی کە لای ئێمە بەختەوەری باشی بەرەو فڕینە، ینی بەرزبوونەوەیە، وەوی دیکەش شەرمەزاری و ئەو بابەتانش بەرەو خواریە. بەڵام ئەوە بزانام لە مۆرفۆ تاکتیکی زمانی کوردیش لە ئەو بابەتە هەیە، یعنی مەسەلەن ئەتوو ئەو کارانەی کە بە هەڵ دەست پێ دەکاتن دای ڕۆیشتنە و داش بالعکس، ینی هەڵچوون، هەڵفڕین، هەڵکردن، ئەوانە هەموو بەرەو سەرەوەیە کە پەیوەندێکی ڕاستەوخۆ بەو کۆنسپتەی کە لە مێشکی مرۆڤدا هەیەیان ئەو با بڵێن ئەو
با بڵێن چەمکانەی کە لە ناو مێشکی مرۆڤیدا خەزن کراون کۆگاکراون ینی هەروایە کە دڵێش داش ینی عینیەوە دابەزین و داڕزاندن و دانازانم چی ئەوانەش هەموو بەرەو خوارەوەیە ئەو بابەتانەی کە باسی کرد حاڵەتێکی تر باسی بابەتی مردنی کرد مردنی هەندێک جار بە کەس چواندن ینی ئەو بابەتەی کە باس کرد ئەوە بزانام مۆزوعێکە کە لە ئەدەبیاتی کوردیشدا زۆر جار ئەو مێتافۆرانە هەیە بە تایبەت لە فارسیدا پێ دەڵێن تەشەخص نازانم لە ئینگلیزیدا چی بزەبت پێ دەڵێن بەڵام لە کوردیشدا مەسەن بە مرۆڤکردن یان بە ئاژەڵکردن یان بە ڕوەککردن یان بە شتێکی دیکەکردن یعنی تو شتێک دەکەی شتێکی تر وەکو بڵێ وەکو مێتافۆرێک دیسان بەکاری دینیەوە ئەو بابەتە باوە ینی لەناو مێشکی شاعرانی کۆنی خۆمان و کلاسیکەوە هەتا ئێستا شەرەوەشتانە هەیە مۆزوعی نەخۆشی و با بڵێن مێتافۆر ڕاستە ینی ئەوەش بابەتێکە کە وتی نەخۆشی مەسەن شێرپەنجەی باس کرد ئەو پتر و بزان پتر پەیوەندی بە پابۆشەوە هەیە کە هەندێک جار لە مێشکی تاکی کوردی داوایە کە مەسەلەن پێی ناخۆشە بڵێ شێرپەنجەش هەتا دەڵێن نەخۆشە پیسەکە مەسەلەن ئەو بابەتانە زۆر هەیە مەسەن لەلایەن ڕاستە دڵم حاڵەتێکی میکانیکیە دەستشکان شتێکی میکانیکی هەر نەخۆشیە بەڵام لەو بابەتەی کە دەگەویت کەویتە سەر نەخۆشی قورسەکان بە تایبەت بە تابۆ زۆر جار ناوی دەبڕێتن بۆ لەبەرەوەی کە کۆنسپتی یان با بڵێن ئەو بابەتەی کە لە ناو مێشکیدا خەزم کراوە مێتافۆرەی لە ناو مێشکی ویدا خەزم کراوە ڕووی نایە یان ناتوانی ناوی بابەتەکەی بینیتن دەست خۆش بێ یەک شتی دیکەشمان هەیە زۆرتر پەیوەندی بە ماوزۆی پرۆ زمانی شتەوە با بڵێن هەیە ئەو نمونانەی کە من جێم لێ نەبوو وشەکە چی بوو پەیوەندی بە چی پرۆتۆتایپ و سێریۆتایپی زمانی کوردی با بڵێن ئەو بابەتە هەیە دەستان خۆش بیت ئەم هەرەوەندەم باوانی تریش وەرگرن دکتۆر کامۆ ئەگەر پرسیارەکان نووسیەوانە زۆر باشە ئەو بابەتی تابۆیە لە چاتەکەش ماوسە شیلان عوسمان نووسیتی پەیوەندی نێوان مێتافۆر و تابوو یان ئەو تابوو وەردانە چێت کە زۆربەی جار تابووەکان لە ترس و لە شەرم و لە با بڵێن شکاندنی شکۆوە سەر هەڵدەدەن دکتۆر بەختیاریش لە زانکۆی کۆی وەردەگرین دوای مامۆستا سارە جەمالیش دکتۆر فەرموو کاک دکتۆری مدات مامۆستا کامەوە تایم ئامادەبووان ئەم کاتتان باش مێدوارم تەندروست بن ڕاستی مامۆستا کامۆ بابەتێکی زۆر گرنگی باس کرد دەستخۆشی لێ دەکەم من قسەم لەسەر بابەتەکەی وی نییە بەڵام بە شێوەیەکی گشتی حەزەکەم لەسەر میتافۆر و هەندێک ناڕۆنی و لە میتافۆر دابوونی هەیە و بە تایبەتی لە توێژینەوەکانی میتافۆردا بەدی ئەەکەم حەزم لێ بیخەمەڕوو دەکرێت ببێت بە پرسیارێکیش هەر کەسێ بتوانی بە شێوازێک هاوکاربی لە ڕوونکردنەوەیە مێتافۆر یەکەمیان زۆربەی کات ئێمە مێتافۆر و کۆنسپچوال مێتافۆر تێکەرەکەین یعنی کۆنسپچوال مێتافۆر جیاوازە لەگە مێتافۆر چکە زۆر جار ئەمە ئەوە مێتافۆرە دەکرێت وەکو کاک دکتۆریمدا لە سەرەتای باسەکەیدا دوای تەوابوونی سیمینارەکەی مامۆستا کامۆ ئاماژەی بەوە کرد کە هەموو مێتافۆرێک مەرج نییە ئەبستراک بێ مەسەلەن سۆرسەکەی ئەبستراک بێ دەکرێت سۆرس و تارگەتە دووشی ئەبستراک بێت دەکرێت هەردووشی کۆنکریت بێ بۆ نمونە ئێمە کە دەرێن the moon is a silver coin بۆ نمونەوە هەردووشی کۆنکریتە کاک دکتۆر هێمداد نمونەشی دا هەردووشی ئەبستراکتە بەهەرحاڵ ئێمە دەکرێت کۆنسپچوال مێتافۆر و مێتافۆر لێکجیا بکەینەوە کە مێتافۆر زیاتر پەیوەندی لایەنێکی لینگویستیکسی هەیە کۆنسپتێکی لینگویستیکسە هەروە کۆنسپچوال مێتافۆر زیاتر کۆنسپتێکی کۆگنەتیڤە و نامێ بە لەبەر کەمیکاتەکە زۆر بچمەوە بابەت خۆش بی زۆر سپاس دکتۆر بەختیار خاڵێک دووەم زۆر گرنگە حەزم نازانەوەکاتە ئێمە زیاتر کاک دکتۆر بەس دەگەڕینەوە سەر مێتافۆر وی لیڤ بای هەموو توێژینەوەکانمان کاک دکتۆر خۆشت لە گۆڤار کارەکەی هەمومان لەسەر مێتافۆرز وی لیڤ بای کارەکەین هەموو توێژینەوەکانمان لە کاتێکدا ئەمە بۆ نمونە هەمان شەخص لەیکۆف و جۆنسن women fair and dangerous things لە ساڵی 1980 پێداچوونەوەیان کردووە بە
هەندێک لە بۆچوونەکانیان لەسەر کۆنسپچۆل مێتافۆر لە ساڵی 1999 لە کتێبی فیلۆسۆفی ئین دە فلێش هەرچەندە هیچ وشەیەکی میتافۆرێک تێدا نیە بەڵام لەسەر فیلۆسۆفی ئین دە فلێش کە ئەسڵەن جۆرەکانی مێتافۆرشی جیاکردیتەوە گۆڕیوە مەسەن لە Orientational structure کە دوێتی بە پرایمەری مێتافۆر و کۆمپلێکس مێتافۆر نازانم ئەوان خۆیان خۆیان کردووە ئێمە بۆ پێداچوونەوە نەکەین جا هەر ئەوان دەتێبینێمە بوو دەست چاوت خۆش بێ زۆر زۆر سپاس دکتۆر بەختیار مەمنون سپاس مامۆستا سارە جەمال بەس لای من نووسرا سارە جەمال بوو بوراگەر مامۆستایە دکتۆرە نازانم فەرموو ئەم کاتتان باش دەست خۆش بێ کاک دکتۆریم دات بەڵێ مامۆستا سارا لە زانکۆی کۆیە خوێندکاری دکتۆرام ئینشاڵڵا دکتۆریان پرسیارەکەی من سەرەتا پێویستە دەستخۆشی بکەم لە مامۆستای کامۆ دەستەکانی خۆش بێ و بابەتێکی زۆر باشی وروژان بەس پرسیاری من سەبارەت بە جۆرێکە لە چەشنەکانی مێتافۆر کە جەنابیان باسییان لێوە کرد ئەویش بە ناوی ئۆنتۆلۆجیکەل مێتافۆر ئۆنتۆلۆجیکەل مێتافۆر جۆرێکە لە جۆرەکانی مێتافۆر کە با بڵێن دیسانەکە ئابستراکت بە کۆنکریت دەچوێنێ بەڵام لێرە ئەم جۆرەی مێتافۆر ئەوەندەی من تێبینیم کردبێ بە شێوەیەکی گشتگیر وەکو جەنابەت باست کرد من زۆر سوودم لەو تێبینێ جەنابەت و بە هەماشەوە دکتۆر بەختیاریش بینی کە باسی وەتان کرد کە ئەو لێک چواندنانە پێ دەچێ ینی دەکرێ هەردوو سۆرس دۆمین و تارگێت دۆمین هەردووکیان ئابستراکت بنێن هەردووکیان کۆنکریت بن بە هەمان شێوە ئەمە بۆ جۆری ئۆنتۆلۆجیکەل مێتافۆریش گونجاوە یاخودنا ئەمە چونکە من ڕاستی زۆر جەخت لەسەر ئەو بابەتە دەکەمەوە و ینی زۆر پێویستم بەوەیە کە وەڵامەکەی بە دروستی بزانم چونکە بە پێچە سەرچاوەیە کە لەسەرم خوێندۆتەوە هەندێکیان دەڵێن تەنها با بڵێن ئابستراکت بە کۆنکریتان هەندێکیشیان جەخت لەسەرەوە دەکەنەوە بە پێچەوانەکەشی هەر دەچێتە کاتیگۆرایزیشنی ئۆنتۆلۆجیکەل مێتافۆر کە یەکێکە لەو جۆرانی مێتافۆر کە لەلایەن جۆنەتان کاتریس بلاک لە ساڵی 2004 ناسێنراوە ئەنجا دەست ئێوەش خۆش بێ و کاتێکی خۆش گەیشت زۆر سپاس بەڕێزی فەرموو مامۆستاکامە وڵی بەرەزێک دەستی برز کردەوە بەس ناوی جیهازەکەی دەرچووە هەواوی نازانم چێ بە ئەوی وەرگرین ئەو نەوەک دوایی لێمان عاجز بن فەرموو ئەو بەڕێزی دەستی بەرز کردەوە خۆت بناسێنە چکە ناوت دەرنەچوە لایمە سڵاوتان لێبێ باسی کاک دکتۆر زۆر سپاس مەمنون زۆر سپاس ئارەزوم ماستەرم هەیە لە زمانی کوردیدا دەستچاو مامۆستا فەرموو سپاس مەمنونی بەڕێستانم دەستخۆشی بۆ بەڕێز مامۆستا کامۆ کاتێکە بەڕێستان باسی کاتتان کرد کات بۆ نمونە کاتێک ئەڵێن کات پارێ یاخود کاتم بۆی دانا ئەتوانین بڵێن ئەما کەوێتە ناو میتافۆری چەمکبەندەوە کەواتە لێرە ئەتوانین بڵێن میتافۆری چەمکبەند لەگەڵ میتافۆری ئەدەبی جیاوازیان هەیە میتافۆری چەمکبەند زیاتر شێوازەکەی بیرکردنەوەی و لە زمانە ڕۆژانە بەکار ئەهێنرێت بەڵام ئێمە زۆر جار هەستی پێ ناکەین هاوکات ئەتوانین بڵێن هەندێک میتافۆرمان هەیە سواوە بەڵام میتافۆری ئەدەبی کاتێکە بۆ نمونە کە شعرێکی نالی ئەڵێ چاوەکانت مانگی شەون ئەمە لێرە چاوی چواندۆ بە مانگ واتە نیشانەی جوانی و ڕووناکیە کەواتە توانین بڕێن ئەمە دەربڕینێکی ئەدەبیە لە ئەدەبا بەکاردێت بۆ کاریگەری و جوانکاریە لێرەدا ئەتوانین بڵێن بە ئاشکرا وێنەسازی دەکات بەڵام لە میتافۆری چەمکبەندا زۆر جار هەستی پێ ناکرێت بەڕێستان کاک دکتۆر ئاماژەتان بەوە کرد کە مردن خەوەک و میتافۆر بەکار هاتووە بەڵام ئێمە زۆر جار ئەم دەربڕینە بەکار ئەهێنین ئەڵێن کۆچی دوایی کردووە لە کاتێکە لە کۆچدا ئەمە عنی شتێکە خۆمان بەکارێن بۆ دڵخۆشی بەڵام لە کاتێکە لە کۆچدا گەڕانەوە نییە واتە لە زیاتی ئەو وشەی مردنە وشەی کۆچی دوایی بەکار ئەهێنین ئەم جۆران ئەکرێتە ناو کام جۆری میتافۆر ئایا میتافۆری چەمکبەند یا میتافۆری ئەدەبی و دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئارەزوو دەست چاوت خۆش بێ فەرموو مامۆستا کامۆ پرسیارەکان ئەگەر دانە بە دوایدا بڕۆی زۆر باشە چکە کاتەکە شەر بە شێوەندە دەکات ڕاستە سەرەتا زۆر سپاسی هەموو بەڕێزانەکەم بەڕاستی پرسیار و سەرنجەکانیان زۆر جوان و لە جێ خۆیەتی هەر حەزەکەم بە ڕیزبەندی دەست پێ بکەم هەمویان لە دکتۆر مزگینەوە دەست پێکەم دەستەکانی خۆش بێت ڕاستی سەبارەت بەوەی کە دەستەواژە بدۆزینەوە بۆ موشانە ڕاستە سەبارەت بە کۆگنیشن هەم ناسیارناسی من بینیمە بەکار هاتووە ماریفەناسی بەکار هاتووە ئاوەز ناسی تەنانەت بەکار هاتووە
بەڵام خۆم هیچیان تا ئێستا پڕ بە پێز نابینم بە تایبەتی بۆ دەستاواژەی کۆگنیشن. ئەوەش ڕاستە من بینیمە خەڵک بۆ نمونە درکردنیان بەکارهێناوە بۆ کۆگنیشن، بەڵام من خۆم درکردن بەکارێنم بۆ پێرسێپشن وەک لەوەی بۆ کۆگنیشن بەکاری بێنم. بەڵام هەر نەک تەنها لە بواری ئەم مێتافۆرانەیە یان تەنها کۆگنیتیڤ، تەنانەت لە بوارەکانی ترا کە پەیوەستن بە فەلسەفەی ئاوەز و پەیوەستن بە ئەو بوارانی کە پەیوەستن بە مێشکەوە، یعنی لە بواری دەستەواژەیە هێشتا وشەکان زۆر پەرتن، پرت و بڵاون، یعنی هەر کەسە و ناوێکیان لێنێ. ئێستا بۆ نمونە یەکێک لەوانەی کە من کێشەی تری زۆرم هەیە لەگەڵی بریتێ لە پرسی کۆنشسنس، بۆ نمونە هەندێک کەس بە هۆشمەندی وەریەژێڕێ، هەندێک کەس بە ئاگامەندی وەریەژێڕێ. لە کاتێکا من خۆم بە هۆشمەندی کۆنشسنس وەرەژێڕم، بەڵام ئەوێرنس بە ئاگامەندی وەرەژێڕم، چکە جیاوازی هەیە لە نێوان کۆنشسنس هۆش کە کەسێک هۆشی هەیە هۆشمەندە، یان نەک هۆشمەندی بە واتای ژیری نا، ینی بە واتای ئەوەی کە تۆ ئەزمموی سەبژێکتیڤ هەیە لەگەڵ ئاگامەندی کە ئاگاتێ، چکە ئەکرێت بۆ نمونە بوونەوەرێک ئاگامەند بێ بەڵام هۆشمەند نەبێت. یعنی ئستا بۆ نمونە دار و ڕووەکەکان ئاگامەندیان هەیە، ئاگیان هەیە لە ژینی دەوروبەریان، بەڵام هۆشیان نییە، بەڵام مرۆڤ هەم ئەوێرنسی هەیە هەم بۆ نمونە کۆنشسنسی هەیە. جا ئەو دەستەواژانە ڕاستی بڕوا ناکەم دەستەواژەیە گرتووە بێت، یعنی زۆر تێکڵ و پێکەڵێک هەیە. هۆکارێکی سەرەکیش بۆ ئەم ئێستا بۆ نمونە گەسەری بواری فیزیا بکەین لە کوردستانە، تقریبا زۆرێک لەوانەیە کە کتێبەکانی فیزیان و سەرۆکو ئەحمەد نەقاش و نێچیرخوان فەتاح و حوسێن حوسێنی ئەمانە، یعنی یەکگرتوویەک هەیە لەبەرەوەی بەردەوام کتێب لە بواری فیزیا بەرهەمەهێنرێ. خەریکە بۆ نمونە لە بواری گریمان دەروونناسیە یان پەرەسەندنە ئەویش شێوە ئەگرێت، بەڵام لەم بوارە لەبەرەوەی یعنی لەوانەیە سێ کتێبە بێ لەسەر مێشک بۆ نمونە لە کوردستانە تا ئێستا نووسرابێ. هەندێکیشیان بۆ نمونەی ئەژدیاکانی عەدەنی کاڵسێگنە کە هەفتاگان نووسراوە کە بەشی هەرە زۆری ینی زانیاریەکانی بۆ من ئاوتدەیت بوون. جا تا ئێستا بەداخەوە یەکگرتنێک نییە. ئیتر بۆیە بەڕێ من هەر کەسێک شتێک بنووسێ لەو بوارە دایمە لە پەراوێزە ئاماژە بالەوەی چ دەستەواژەیەک بۆ چ شتێک بەکارێنێ، بەڵام ئەبێ بەڕاستی خەمی لێ بخۆین، یعنی یەکگرتووی کۆکبوونێک دروست بکەین. زۆر سپاس دکتۆر مزگینجان. سەبارەت بە پرسیارەکانی دکتۆر بەختیار ڕاستی هەنێ پرسی زۆر گرنگ و سەرنجڕاکێشی جوڵان سەبارەت بە کێشەی توێژینەوە. ڕاستی بەداخەوە من کاتمنەوە من لە تایم مانجمنت تا زۆر خراپم بەڕاستی، ئەگەرنا من حەزمە کرد لە مێتافۆریکەل فرێمینگ ئفێکتەوە تەنانەت پێشەوەش لێرە کۆمەڵێک توێژینەوەی ئەزمموی باس بکەم کە هەر بەشێکیان توێژینەوەی زۆر نوێن، وەکو هی ڕۆسێندرێکس، وەکو لێرا بۆرۆدتسکی کە تەنانەت لە بواری کۆنسپچوالایزکردنی کاتا لە زمانیشە کاری دێمیێنیان دێمجن نازانەوەگە ڕاستی چۆن خوێنێتەوە، یان ئەلینا سێمینۆ بە تایبەتی کە ئەو ئەپرۆچێکی کۆرس بیست ئەپرۆچی هەیە بۆ لێکۆڵینەوە لە مێتافۆرەکان. یعنی ڕاستی ئەو لایەنە تیۆریانی کە باسم کرد تەنها وەکو پێشەکیەک بۆ ژینا، من خۆم زیاتر لەگەڵ ئەوەیان نیم زیاتر تیۆرایزکەین، من زیاتر لەگەڵ ئەوەیان بە ئەزمموی لێکۆڵینەوە لەوانەیە بکەین. یعنی من ئەوەندە زۆر تەنانەت ئینترێستیشم نیە زۆر بۆ ئەم کۆنسپچوال دۆمین و ئەو دۆمینە، بەڵام وەکو دەستپێکێکی ستاندار عادەتەن کە لە مێتافۆرەکانە کۆڵیتەوە هەر لێەوە دەستپێکی، بەڵام من زیاتر لەگەڵ ئەوەیان توێژینەوەی ئەزمموی زیاتر بکرێ هاوشێوە ئەوانەیە کە ئەلینا سێمینۆی کە یان بە تایبەتی بەشێکی زۆر لەو توێژەرانە لەسەر شێرپەنجەکاریان کردووە لەسەریان بۆمە لێرە بۆرۆدتسکی و پۆڵ تیبۆت بۆ نمونە. بەداخەوە نەمتوانی توێژینەوەکەی ئەوان باسکەم کە بۆ نمونە حەزەگەر با بە خێرایی باسێکم لای لێ نەگەم دکتۆریژیان ئەو نوێیانە گرنگن بەڕاستی وەکو دکتۆریش وتی ئەمە زۆربەی هەمووی بە مێتافۆرز وی لێ بای وەبزان یەکێکی تریش هەیە ئەوەی مێتافۆرز وی دای بای. ڕەنگە کتێبەکە بێ لەسەرەوە بەس تەنانەت توێژەرێکی کورد هەبوو لەسەر ئەوە نووسی بووی مێتافۆرز وی دای بای. بەس بەرحاڵە بۆ نمونە یەکێک لە توێژینەوەکانەوەی کە هی پۆڵتی بۆیە لەگەڵ لێرا بۆرۆدتسکی بۆ نمونە کۆمەڵێک شارێکی خیاڵیان دروست کردووە لە ناو ڤینیەتێکە سیناریۆیەکە بۆ نمونە یاویانە بە بەشداربووەکان. لەو شارە خیاڵیە باز لەواکە کە چۆن ڕێژەی تاوان بەرز بووەتەوە، بەڵام لە دانەیەکیانە ئەو سیناریۆکەی خوێنیتەوە تاوان بە درڕندا یان بیست یان دێوێک شوێنراوە، بەڵام لە دانەیەکیانە بە شێوەی ڤایرۆس شوێنراوە کە باز لەواکە ڤایرۆسەکە خەڵک تووشەکە وەکو پەتا بڵاو بێتەوە،
20ەکە ژەوەیە کە خۆی ماتەیە و پەلامارەیە و نێچی لەگرێەوە تا دوایی کە ئەمە ناوە بە یعنی داتاکان وەکو یەک بوون داتاکان کە تاوان بە ڕێژی چەند بەرز بۆتەوە لە ناو شارەکە چۆنە بەڵام بەس بە بەکارهێنانی ئەم مێتافۆرە جیاوازانە بڕیاری خەڵک بۆ چۆنیتی کۆنتڕۆڵکردنی تاوان گۆڕانکاری بەسەرا هاتووە ئێستا بۆ نمونە ئەوانەی کە ئەو سیناریۆیان درابوویە کە باز لەوەی کردو کە تاوان بۆ نمونە ئاژەڵێکی دڕندەیە یان دێ و درنجە دەدوایی ئەوان زیاتر وتوانە پێویستە بۆ نمونە سزاکان زیاتر بکەین پێویستە پۆلیس پتەوتر بکەین تا دواتر پێویستە تاوانبارەکان بگرین پێویستە پۆلیسی زیاتر بۆ نمونە دابمەزرێنین یعنی کاریگەری کردوتە سەر و ئەو بڕیارانەی کە یەن لەوەی کە چۆن بۆ نمونە تاوان کۆنتڕۆڵ بکەن بەڵام ئەوانی کە بۆ نمونە ڤایرۆسیان پێدراوە لە بەروی ڤایرۆس نەخۆشیە تۆ گەر دەرمان بەکاربێنی چاکە بیتەوە تا دوایی ئەوان زیاتر بڕیارەکەیان لە کۆنتڕۆڵکردنی تاوان ئەوە بووە کە بۆنمە ریفۆرم بکرێ و لە تاوان هەوڵ بین خۆمان لابین بۆ نمونە پەروەردە باشتر بکەین وەک لەوەی تەنها سەرنجمانە سەرەوە بێ سزا قورستر بکەین هەروەکو بینن بەڕێژەژەوە دەرەخاکە بەو شێوازەیە دوای توێژینەوەکەش لەیان پرسیون کە ئایا هیچێک لەم مێتافۆرانە کاریگەری هەبووە بەسەر بڕیارەکانتانەوە زۆرینەی هەر زۆریان وتوانە نا تەنها داتاکان لەبەر داتاکان ئێمان بڕیارەمان ناوە لە کاتێکا داتاکان وەکو یەک بوونی جیاوازییان نە بکاتە مێتافۆرەکە بۆکە بۆنمە بڕیاری ئەوانیان گۆڕیوە سەبارەت بە تاوان لای خۆمەوە مەبەسم چییە من زیاتر پشگیری لەو توێژینەوانە ئەکەم کە بەفعلی ئەم شتانە ئەخینە بەر تاقیکردنەوە بەڵام کێشەیەکی تریژە ینی لەوەشەوە شتێکی وا زۆرمە بۆ چارەسەر ناکات لەبەرەوەی هەندێک توێژینەوە هەیە کە ئەم کاریگەریە مێتافۆریە دەرناخن وەک لەوەی کە لەم توێژینەوانەیە هەیە ئەوەش بەمانەیەوە نەیە کەم توێژینەوانە هەڵەیە بەڵام ئێستا دەرکەوتووە کە زۆر فاکتەری تر هەیە کە ئەکرێت کاریگەری بەجێ بێڵە لەوەی کە لە چ کاتێکە لە چ وەختێکە لە چ کۆنتێکستێکە مێتافۆرێک کاریگەری پێیاکان پێیاناکە جا ڕازی من زیاتر سەرنجم لەسەر ئەوانەیە وەک لەوەی بە پوختی بۆ نمونە زیاتر سەرنجم لەسەر Conceptual دۆمینەکان بێت یان چۆنم دۆمینانە لە ڕووی کۆنسپچوالی و ماپەکرێن هەتا دوایی هەرچەنەوانش سەرنجڕاکێش مناڵم گرنگ نین بەڵام لەگە کاک بەختیارە هاوڕام کە باشترە بینە سەر بیرمەندە نوێیەکان و لە ڕووی ئەزمموی چی نوێکراوە بەس ئەوەش ڕاستە ینی مێتافۆر بی لڤ بای عادەتەن چونکە ئەو کتێبە مۆنۆگرافە ینی گۆڕانکاریی زۆر گەورەی بەسەر بوارەکەی هێنا تێگەشتنی ئەمەی گۆڕی لە فەلسفەی زمانە ئەگەرنا ینی هەندێک لە هەروەکو دکتۆر خۆشی باسی کرد گۆڕان تەنانەت خۆیان ڕیڤایسی بەتایبەتی لاکۆف ینی بەردەوامە نووسێ لەسەر مێتافۆرەکان هەندێک لە بیرۆزەکانی خۆی بۆ نمونە چاکتر کردوتەوە ئیدێتی کردو مۆدیفای کردووە بۆیە منیش هاوڕام لەوەیە کە پێویستە ڕوو توێژینەوەکان بڕین کە تەنانەت هەنێکیان لایەنی دەمارناسیش بۆ نمونە ڕەچاو ئەکەن سەبارەت بە دکتۆر سارا ئەو وابزان پرسیارێکی لەسەر ئۆنتۆلۆجیکەڵ مێتافۆرە بوو ئەو پرسیارە وابزانم زیاتر بۆ تۆیە دکتۆر وەک لە من بۆیە بەس ئەوە ڕاستە ینی زۆر لەوە ئاڵۆسترە ئەو بۆنەوە دایگرامی کە من پیشانممە ئەمە یعنی سادەترین شێوەیەتی کە بۆ منە کۆنسپچۆڵایزی بکەین و بیکەین بە دایگرام ئەگینە دایگرامی زۆر ئاڵۆستر هەیە پرۆسەکان ئەکرێت زۆر زۆر ئاڵۆستر بن لە ئاوەزی ئێمەیە تەنانەت هەر لەسەر قسەکانی دکتۆر بەختیاریش بۆ نمونە بە گوێرەی ئەم کتێبەی لاکۆف و جۆنسن ئەوان پێیان وایە کە مێتافۆرەکان زۆر نائاگاییانە و بەماوەیەکی کەمتر لە چرکە یعنی پرۆسێسەکرێن لە مێشکی ئەمەیە بۆیە زۆرینیان بە شوی نائاگایی ڕوئێن بەڵام لەم ماوانی پێشوا بەرتوێژینەوەی کەوتم کە باز لەواکە کە مێتافۆرەکان هێندە بەو خێرایی پرۆسس ناکرێنە ناو مێشکە یعنی بەو خێراییە نیە قەیران خێراییە بەڵام بۆ ڕادە خێراییە نییە یعنی زۆر جارم توێژینەوەمان لێکا کە دووبارە ئەم دیدگانە ڕەچاو بکەینەوە سەبارە بە ئارەزوو ڕاست دەکات کۆنسپچۆڵ مێتافۆر بزانم کاک بەختیاری ژۆی دکتۆر بەختیاری ژۆی قسە ڕوو کۆنسپچۆڵ مێتافۆر لەگەڵ ئەو مێتافۆری کە لە ئەدەبیاتە بەکارێنرا قەیناکە دووشای مێتافۆرن بەڵام جیاوازن هەروەکو وابزانم مامۆستا ئارەزوو زۆر بە جوانی خستی ڕوون پێویست ناکە ینی دووبارەی بکەمەوە بەوەیە سەبارەت بە شیلانخانیش کە پرسیارەکەی نووسی بوو سەبارەت بە تابوو من ڕاستەخۆ ڕاستی ناتوانم وەڵامیەوە بەرمەوە لە بەرەوەی زانیاریی وام نییە لەوەی کە ینی هیچ توێژینێکم نەخوێنێتەوە ڕاستی لەسەرەوەی کە
مێتافۆرەکان چۆن ئەکرێ ببنە هۆی هێنانەکانی تابوو بەڵام هەروەکو کە باسم کرد سەبارەت بە نەخۆشی مێتافۆرەکە بۆ کارەکانی سوزن سۆنتاگ باز لەوەکە کە چۆن بەکارهێنانی مێتافۆری جیاواز بۆ نەخۆشی جیاواز و ئەکا کەسەکە بۆ نمونە نەنگی دروست بێ سەبارەت بە نەخۆشیەکە لە کاتێکە هەردوو نەخۆشەکە هۆکاری سروشتی هەیە کە بۆ ئەم کەسە نەخۆشە بەڵام نەنگیەک دروستەکانە عیبە بە کەس مەڵێکە من شێرپەنجەم هەیە یانتر لە خوانەوە خەڵک سەیرە بەلایەنەوە بڵی من شێرپەنجەم هەیە لێتە شارنەوە ڕەنگە ئەمە پەیوەندیکی هەبێ بە تابووەوە یان چۆن مێتافۆر بەکاربێنی بۆ تابووشکێنی و نازانم چی بەڵام من ڕاستی لەلایەنەوە زانیاریم زۆر نییە بۆیە ناتوانم ینی ڕێی زیاد لەوە دەربە بڕم وازام هەرەوەنم هەیە بۆ وەڵامەکان هیوادارم وەڵامم مابێتەوە زۆر سپاس بۆ دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا کامۆ بەڕاستی هەم لە ڕێی وەڵامەکانەوە هەم لە ڕێی بابەتەکان زۆر گرنگ بوون سەبارەت بەو پرسیارەی کە دەربارەی ئۆنتۆلۆجیکەل مێتافۆر و ئەوانە ئایا دەکرێت ئەوانیش لە نێوان ئەبستراکت و ئەبستراکتیان ئەبستراکت و کۆنکریت بن ڕەنگە ئەوەش لە زمانێک بۆ زمانێک گۆڕانکاری تێدا بێت چونکە وەکو مامۆستا کامۆ گوتی مێتافۆرەکان هەندێکیان گلۆبالین یونیڤەرسەلن یان جیهانین یان نێونەتەوەیین وەکو دەڵێ لە هەموو شوێنەکان هەن بەڵام هەندێکی زۆر بە وازەحی دیارە کە کلتور حکم دەکا یان فەرهەنگی ئەو وڵاتە فەرهەنگی ئەو نەتەوەیە بڕیار دەدا بەڵام ئەوەی گرنگە دەکرێت با بڵێن ئەگەر ئۆنتۆلۆجیکەل مێتافۆریش بن بەڵام ئەویش دەکرێت بە ترادیشنەل تەمەشای بکەی بە باو تەمەشای بکەی یان بە نوێ تەمەشای بکەی ئەو دەکرێت لە نێوان کۆنکریت و کۆنکریت یان لە نێوان ئەبستراکت و ئەبستراکتیش هەبێت بەڵام ئەوە بەڕاستی بابەتێکە ئاو زیاتر هەڵدەگرێت بۆی کە ئێستا لە کۆتاییدا بین باسی بکەیت بەڵام وەکو گوتمان مێتافۆر بە شێوەیەکی گشتی نەک تەنها وەکو با بڵێن تەکنیکێکی زمانی یان تەکنیکێکی ڕازاندنەوەی ئەدەبی ئێستا زۆر لەوە تێپەڕیوە بەڵکو کاریگەری لەسەر بڕیار وەرگرتن کاریگەری لەسەر شێوازی بیرکردنەوە تەنانەت دۆکۆ عنوانی مامۆستا کامۆ تەنانەت ئاراستەی بیرکردنەوەشمان دیاری دەکە ئەو مێتافۆرانەی کە هەن ئەو دەکرێت دەربارەی مردن بێ دەربارەی ژیان بێ دەربارەی خۆشی بێ دەربارەی نەخۆشی بێ یان ناخۆشی بێ ئەوانە هەمووی چۆنیەتی تێگەیشتنمان ینی بەرەو ئەو ئاراستەیە یان ئەو دیدە گەڵاڵە دەکەن لە لامان و دای دەڕێژن بابەتی مێتافۆر بابەتێکی زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانە لە پەروەردە لە بزنس لە ئەدەب لە هەموو کایەکانی ژیان لە دەروونناسی وەکو مامۆستاش باسی کرد بەڕاستی پێم وایە توێژەرانی کوردیش هەم کاریان کردووە بەڵام ڕەنگە هێشتان بە شێوە تەقلیدیەکە کارکرابێ هێشتان نەگەیشتێتە ئەو توێژینەوە ئەزممویە ڕاستانەی کە ڕەنگە دەستکەوتی زۆر باشی هەبێ واتە ئەو مەجالە ئەو بوارێکی زۆر بەپیتە بۆ توێژینەوەی ڕەسەد دەکرێت کاری تێدا بکرێت دەکرێت ئەو بەڕێزانەی ئەم شەو لەو گروپەدا بن بەیەکەوە بە 2 کەس بە 3 کەس بە 4 کەس هەر لای تەوەرێک بتوانن بقۆزنەوە بۆ توێژینەوەی هاوبەشی تێدا بکەن چونکە ڕەنگە توێژینەوە لە بواری مێتافۆر بە تەنها زۆر زەحمەت بێت چونکە مەجای لێکدانەوەی جیاواز هەیە تۆ ڕەنگە شتێک بە مێتافۆر ببینی من ڕەنگە بە مێتافۆرێکی تر ببینم یان بە پێچوانەشەوە بۆیە چەندی بە تیم کاری تێدا بکرێت من پێم وایە باشتر دەبێت ئەو توێژینەوەی کە ئەنجام دەدەێت مامۆستا کامۆ ئەگەر لە کۆتاییدا شتێکت هەبێ ئەگەر ناکاتەکەمان 9 دەقەشی تێپەڕاندوو زۆر زۆر سپاس منی شتێکی ترم نیە زۆر سپاسی و بەڕێزانە شەکەم کە بە سەرنجەکانیان بابەتەکان پێم وایە زۆر دەوڵەمەندتر کرد و سەرنجەکانیان زۆر زۆر ئەجێ خۆی بوو واشیان کرد هەنێکسە بۆ نمونە من خواخۆمە ئەمە تاوا بێت بە پەلە بڕۆم لەسەر تابوو مێتافۆرەکان بخەنەوە ڕاست خۆی ئەوەشە ئەو دانیشتانە ئەوەی خۆشە کە وەکو برینستۆرمینگ لێ یان شتێک لە شوێن ڕوشکێک دەردەکەی و دەچی بە دوایە خۆش بێ زۆر زۆر سپاس دووبارە بۆ کامۆ ئاراز لە زانکۆی کوردستان لە هەولێر هەرگری بڕوانامەی ماستەر لە بواری زمانەوانی کارەچی و نووسەر و وەرجێر لە بواری هەم زانست و فەلسەفە و هەم لە بواری کۆگنیتیڤ
زۆر سپاس بۆ مامۆستایانی بەڕێز بە قوتابیانی خۆشەویست کە لە شار و شارۆچکە جیاوازەکان هەر لە بیارە و هەڵەبجە و ڕاپەڕین و تەقتەق و سۆران و کوێ و سلێمانی هەولێرەوە ئەوە پرسیارێکم کردوتم بزانم لە چ شارێک و لە چ زانکۆیەک لەگەڵمانن ئەو هەموو ناوە خۆشە هاتن و کەوە بەڕاستی جێی دڵخۆشیە بتوانین مێگامایند وەکو سەکۆیەک بێ کە شەوانی شەممە ئەو هەموو خەڵکە تامەزرۆیە بۆ فێربوون و تامەزرۆیە بۆ زانست و زانیاری لە شوێنێکدا کۆ بکاتەوە بۆ ئەوەی بتوانین هەمومان سوود لە ئەزمموی یەکترەوەی بگرین. زۆر زۆر سپاس دووبارە بۆ پرسیار و سەرنجەکانی ئێوەی بەڕێز هیوادارین لە زووترین کاتدا هەم تۆماری وێبینارەکە بۆ ئەوانەش بگا کە کاتیان نەبوو لەگەڵمان بەڕاستەوخۆ بەشدار بن دوای لە یوتیوبەکە دایدنن سلایدەکانیش ئەگەر دوای گۆڕانکاری تێدا کرا ئەگەر نە ئەویش دەنێرین هەوڵ دەدەین لینکی ئەو بابەتەش دابنێن کە پێشتر لە ماڵپەڕی گویا بڵاو ببووە ئەویش مامۆستاکامە دوای ئضافەی بکەین لە سلایدەکان ڕەنگە وەکو لینکێک ئەوەش باز دەبێ بۆ ئەو بابەتە. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو بۆ بابەتی زۆر گرنگی ترمان ئامادە کردووە. هەفتەی داهاتوو ئەگەر هیچ مقدەر نەبێ بەرنامەکە وایە لەگەڵ بەڕێز مامۆستا هەردەوان باز لە ژیری دەستکردی ناوەندەکانی خوێندن دەکەین کە پێمان وایە بابەتێکی زۆر پێویست و هەنووکەیە. دووبارە کاتێکی خۆش بۆ هەمولایەک شەو شەوگارتان هەر شاد بێ و ئاگاداری خۆتان بن بە ڕوخسەتی هەمولایەک کۆبوونەوە کە کۆتایی پێدێن. کاتێکی خۆش.